هلا بچیم کالکی که آگرم أجل أجل دورة مدى حاضر جنب وادي تسنيما جنى مني غفلت جنى مني غفلت زاد يشتاق هر خريجي مسألة جنى لبت فيري جنى لبت فيري سرم خوينا قريتا جنى لبيا كوتوم نفس وهوى نشي وكونا عزيزان شو باش وشو شرتان باش خوش حالين ام شو لبرنامجي نوي شو شرا با ايوي عزيزه جينوا وميدي اواكين كا روجو دعای هەموو لایە قبول بێ سفرە و خوانی هەموو ماڵێ ڕازاوە بێ میوانەکانی ئەم شەومان کەوا میوانی بەرنامەی شەوچەران ئەو میوانن کە هەمیشە لە شاری سلێمانی لە زۆربەی زۆری بڵین بۆنەکاندا ئێمە بەرچاومان ئەکەون یا هاوکارمانن جا بۆنەکان نیشتیمانی بێ یا خودنەتەوەی بێ یا ئاینی بێ ئەو برا بەڕێزانەیە ئەو کەسایەتیانی کەم ئەم شەو لە شاری سلێمانین هەر یەکەیان لە بوارێکە هاوکارن بۆ بەرەو پێشچوونی یا ئارامی شاری سلێمانی کاک سەرکەوت پێم وابێ ئەگەر ئێمە زۆر وەسفی ئەو بەڕێزانە نەکەین لێرەیە چکە خۆیان و ژیان و نازنامەیان بۆ خۆیان وەسفا کە ئێمە باسی لە هەرێمی کوردستانەکەین ئەگەر بڵێن لە عێراقیش بەگشتیە هەمیشە باسی شاری سلێمانی لە پلەی یەکەمدا لە ڕووی ئەمن و ئاسایشەوە ئەمە قسەی ئێمە نیە وەکو خەڵکی شاری سلێمانی ئەمە قسەی ئەو بەڕێزانەیە ئەو میوانانەیە کە ڕۆ لە شاری سلێمانیەکەن کە یەنە ئێرە چەند ژیانیان پارێزراوە لە ڕووی ئەمنیەتەوانێ کە ئەژڕۆنەوانێ باسی ئەواکەن ئەڵێ کاتێ ئێمە سەردانی شاری سلێمانیمان کرد لە ڕووی ئەمنیەتەوانێ ژیانی خۆمان و خێزانیشمان پارێزراو بوو لە لایش کەشەوە ئەگەر ئێمە هەر شارێکی کەی کوردستان بێ ئێمە بە شاری خۆمان ێزانین بەڵام جێخۆشێتی ئێمە باسی شاری سلێمانی بکەین کە لە ڕووی تاوانەوانێ هەمیشە تاوانەکان لە شاری سلێمانیە بەڵێ تاوان جۆرە و جۆر و دەسەڵاتی هەنێجار هەیە خۆمانیتیانە بەڵام لە ڕووی تاوانەکان شۆ لە شاری سلێمانیە تاوان کەمترێکە بۆ یە کاک سەرکەوت بووتە پێشی بەڕێوەبەرایەتی پۆلیسی سلێمانی ئەم شەو چەرا ئەڕازێنێتەوانێ سواس یەکەین کاکاوە
هونەرمەند و گۆرانی بێژی دێرینی شاری سلەیمانی ئەم شەو لە ڕێی دەنگە بە سۆزەکە ئێوانێ شەو چرە ئەڕازێنێتەوانێ گروپی مۆزیکی ماڵی سۆفی کەریم ئەوانیش ئەم شەو وەک پیشەی هەموو شەویان کە هاوکاری بەرنامەی شەو چران ئەم شەویش لەگەڵ ژەنینی مۆزیکەکەیانە ئارامیەک بە بەرنامەکە ئەبەخشن لەلای ڕاستیشمەوانەیە کاکە ڕێکەوت کە لێپرسراوی ڕێکخراوی لەیادا بۆ کاری خێرخوازی و مرۆیی ئەم شەو ئەویش میوانی بەرنامەکەیە باباسێکمان بۆ بکات سەبارەت بەو کارە خێرخوازیانەی کەوا لە شاری سلەیمانی پێشکەش بە چین و توێژەکانی کردووە بەو چین و توێژانەی کە پێویستیان بە هاوکاری بووە کاکە نەبەزیش پێم وابێ لەوانەیە کەمێک لە ئێوە نەناز بن لەلایەن کاکە نەبەزەوە کە ئەویش هونەرمەندێکی دێرینی شاری سلەیمانیە ئەم شەویش ئەو لەگەڵمانە بۆ شەوچەرە بەڵام بەداخەوە میوانێکمان ئەم شەو لێرە ئەکرا لێرە بووایە بەڵام هەتا ئەم ساتە نازانین هۆکاری نەگەیشتنی چییە هیوادارم پاسی دەست نەکەوتووە یا باران و لێزمەکە ڕێی لێگرتووە هیوادارین لە کاتی خۆیان بگات و نازانین هۆکار چییە ئەو میوانە بەڕێزەکەوە میوانێکی ناسراوە وایە بیگرم حەچی گیانێتی هیچگەرم معقولە تۆ بەمانی ڕەمەزانە بێتە سەر ماڵی خەڵکی ئاسەلام عەلەیکوم عەلەیکە سەلام ئەوە چی حاجی ئەوە چییە وا بە حەقی ئەو خوایە بیگرم حەچی گیانێتی هیچگەرم چی بووە چی بووە حاجی بە دوای چی ئەگەڕێی ئەمە چیەکەن تۆ میوانی سەلام عەلەیکوم عەلەیکە سەلام باشە شکر ئەحواڵتان باشە چاکی شکر ئەحواڵت باشە دەستت ماش دەکەم باشی شکر گەرونی فێنەکەرەوە وازم لێ بێنە بە زمانی بە ڕۆژۆ بەمبانی ڕەمەزانی حاجی ئەوە چیە بە ڕۆژێ نییە دوو نییە سێ نییە چوار نییە چی وە خوا نەخواتە چی ڕوویاوە بڕواکەی ساحب خانوەکەم تینی بوو هێناوە ساحب خانوەکە باوەڕەکەی چەند ساڵە کرێچیم زەلامێ لە دەرگای ناوم ئەمە ماوەی ساڵێکە چوومەتە ئەو خانوەیەوە مان نییە بیستونە نەداتە سەرم کاکەتە تۆزە سەبرێت بێ ڕەمەزانش حاجی پورە بڕواکەی ئەمڕۆ لە ماڵێ نەبووم ئامەی ژنم دەیگوت دوو دانەکەڕەتیاتۆ لە دەرگای داوە داوای کرێکەیەەکە هەر حەیە بردوم لە کۆڵانەکە ئەی بیری لەو نەکردەوە ماڵی ڕەمەزانە خێر خێرا سەکوورە ئەگەر سابیەوەی کردایە پشتیوانیە بۆ ئێوە بۆ خێزانەکەم دەرامەتەکان خۆی دەزانە من سوکە خانە نشینێکم هەیە بڕواکەی ئاخر موچەی وەری دەگرم هەر بەشم ناکات جاوەرە کرێتی بیت و مەعیشەتەکەش ئاوا بەم گرانی توخواخرە من ڕاستە خێزانیش نەخۆشە گورە خێزانم دەمێکە نەخۆشە هەموو ڕۆژە دەیبم بۆ خستەکانی هیوا دەیێنمەوە مناڵەکانیشە پێم وابێ کەم ئەندام بەڵێ بەڵێ دارەوەڵا منداڵێکی کەمەندام و ئەوەی کەچیانم تووشی تالاسیمای بووە ئەی بخوانەکە حاجی ئەی تو دانانیشی لەگەڵی بڵێ حاجی یا بە خاوەن خانوەکەت بڵێ مانگی ڕەمەزانە لەم مانگەیە ئەوەی ئێمە ئاگاداری خەڵکانی سەرمایەدار و بەرهێنەکان بازرگانەکان خەڵکانی خێرخواز دەسی و جیرۆی خێزانی کەم دەرامە دەگرن خێزانی هەژارەگرن مناڵی کەم ئەندام ڕێکخراوە خاوەن پێدەچێت تایبەتەکانەگرن تۆ ئەمانی بۆ باس ناکەی بۆم باس کردووە خۆی دەزانێت لە شارەکەی دەژی بڕواعەکەی چەنەها ڕەفیقم دەزانم ئەڵێ پێم دەڵێ بام خدر بڕواعەکەی ساحب خانوەکەمان ئەم مانگی کردێتی بەخاتی مانگی ڕەمەزان کرێکەی لێ وەردەگرت وەڵی ئێمە شایەتین حاجییان هەل لە ڕێ ئێمەوە لە ڕێچەند برادێکی کەوانێ ئاگادارین زۆر لە دەوڵەمەند و سەرمایەدارەکانی شاری سلەیمانی لە مانگی بەتایبەت مانگی ڕەمەزان کە بیشەی بەردەوامیانە بەڵام مانگی ڕەمەزان مانگی لێبوردەیە ماڵی بەخشینە ماڵی بەزەیە ماڵی خێر و خێراتە هاوکاری خەڵکان بەڵام نازانم ئەو ساحب خانوە ئێوە خەڵکی سلێمانیان لە خەڵکیان شارەیە باسی دەناسم بەڵا باسی کەم بە حەزاکەم هەمووتان دەیناسم بەڵام چەنەها کەسی ئاوا هەیە چاوچنۆکن لەگەڕ ڕێزم تێگەی قەیچیەکە کە تۆ سوورەزانی ئەم ماڵە نەبووە ژیانیان مەعیشەتیان باش نییە قەیچیەکە بابا مانگە چی لێ بۆ ئێرە چێ بە تۆی هاتۆ بۆ ئێرە وەڵڵاوتان خۆی کرد بێرە لە دەرێ و کوڕێ پێیوتم ئەوە زانیانە هەنێ خێرخواز لێرە و تێتی بەشک و لێرە شێکم دەستکەوە وەڵڵاوە پێیوتەمارە وەڵڵا کەواتە دوعای بکە بە ئێمە بڵێ ئامین خوا بیکەی بە خاتری ئەم مانگی ڕەمەزانە دەست و دڵی هەتی ساحب خانوەکانە باشی کەیت ئەو خێرخوازانەش ئاوڕێک لە فەقیر و هەژاری بنەوە ئەوانەی کە ئەزانن خەڵکێکی فەقیر و کەم ئەندامن یاخود نەخۆشی درێژخەیانیان هەیە یا زۆر وەسعیان خراپە بە ئەم مانگەی لێبوردیان هەبێ کرێخانوەکانیان لێ نەسەنن ئاگایان لێبێت
هیچ نەبێت نەبێ هاوکاریشیان بکەن. بەڵام برادری جۆخوبا ئەمە بینی خۆمان بێ کەس ئاگای لێ ڕاستیشی لە تۆ وت وتی حاجی بۆیە ئەوێ هاوکاری بکەن بە تەمای ژنی دووەمە جا نازانم ڕاستەیە ناوەڵڵا خواکە ئەمە یەکە من پێ بەخێو دەکرێ ناوەڵڵا شتی وای نییە ئەمە بوختانە دەسەکانی خۆش دەسەکانتان خۆش بێ پێم وا بێ کەس نییە لە ئێوە کاک سامان نەناسێ سامانی حاجی عەلی کە هەمیشە لە ڕێی نواندنەکان و درامەکان ئێوانێ لە ڕێ ئەو بەرنامە جۆرا و جۆرە کۆمیدیانەوە پێشکەش بە شاری سلێمانیە کە هەمیشە خندە خاتە سەر لێوی گەورە بچووک بەخێر بێ سەرچاو بەخێر بێ کاک سەرکەوتیان سڵاو لێ بێ دەسەکانی خۆش بێ ئەم شەو دووری لە تاوان لە کوشتن بەڵام هەر باسێکیشی هەرەکەین بۆی وە بیر خەڵکی بخەینەوانێ کە شاری سلێمانی خاوەن سەدانی وەکو کاک سەرکەوتن کە هەمیشە لە ڕێ لە دوانەکانی تۆ زانیاری وەرەگرین سەبارەت بە تاوانەکان کاک سەرکەوت ئەگەر عیب نەبێ یا لە ڕووتە کرێ پرسیاری تەمەنی لێ بکەم من موالدی 66 لە گەڕۆکی دەرگەزین تەمەن درێژ خانەخا لە دایک بوو ئیتر تەمەنی مناڵی موتا تەواوکردنی ناوەندیشە لەبەر خانەخا بوو من دوای چوونەتە ڕزگاری و ئێستاشی پێوە بهێن لەو ناوچێم بەڵێ هەر لە مناڵی خۆت حەزێ بەو سیلکە کرد کە سلکی عەسکەریە یا ئەمە سوودفا بوو چووتەوە بوارەوە وەڵای جاری تیژ باسم کردووە لە گەڕەکی ئێمە پیاوێک هەبوو ڕیز عوفا بوو لە پیاوێکی زۆر جوانەوە بوو هەموو جارێکم دی کە هاتەوە لە دەوام زۆرم حەزە کرد کە منیش وەکۆ خزمەت کەم دیارێکتر نسیبەکەشم وا بوو کە لە ساڵی 1970 لە ڕیزەکانی پۆلیسی سلێمانی دامەزرا واتە حەزی مناڵی بوو لە تا گەورە بوو بەڵێ کاک سەرکەوت هەمیشە ئێمە لە ڕێی میدیاکانەوە چ لە ڕێی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە چ لە ڕێی هەواڵەکانەوە بەردەوام ئێمە تاوان ئەبیستین تاوانەکان جۆرا و جۆرە بەڵام ئەوەی لەم چەند مانگەی ئەخیرە بینیمان تاوانەکان ئەڵێن وەک ئەڵێن تاوانی قێزەون بۆچی تاوانەکان بەم جۆرە ئەڕوا لە کاتێکدا ئێمە وەزارەتمان هەیە بەڕێوەبەراتی تو دوتیژیمان هەیە کە هەمیشە باز لەوە ئەکەن هەوڵی ئەوەن یان ڕێکخراوەکان هەوڵی ئەوایەن ڕۆشنبیری بخەنە نێو خەڵکەوانێ بۆ لە ئێستاە بە پێچەوانە و تاوانەکان زیاتری کردووە هۆکار چییە؟ خۆی گەرت ساڵ بە ساڵ سیرکەین هەندێک لە تاوانەکان زیادی کردو ئێستا بۆ ئەم ساڵ بە تایبەتی مانگی ڕەمەزانی پیرۆزای توانم بڵم ڕێژەی تاوان هەست سفر لە سلێمانیە تو حسابیەوە مەکە دوو کەس لە بازاڕە شەڕگە بێ یا دوو کەس دەمەبۆڵەیشیانە بێ سێمان مانگی ڕەمەزانە ئەتوانم بڵم لە چاو شارەکان و لە چاو وڵاتەکانی دراوسێشمانە سلێمانی هیچ تاوانێکی تیان نەبووە ئەگەر بوو بێ کێشەیەکی کۆمەڵایەتی یا حادیسەیەکە بوو بێ کە پێشتر ئەمە باگراوندی تریە کێشەی پێشتریانە بۆ شەڕ بۆ جناوەکو عام لەبەرەوەی هەندێک ڕێستۆرانت و نادی و مەشروب شوێنەکانی نییە سلێمانی زۆر ئارامە ئەتوان بڵم هیچ تاوانێکی ئەومانیە کە باسی کەموڕام تاوانە قورسە و لە سلێمانیان بووە بەڵام ئەگەر بینە سەر بابەتەکەی تر ئێمە ئەوەی کە کوشتوینی کۆمەلگای کوشتووە ئەوەی کە تاوانەکانی زیاد کردەوە کە خۆکوشتنی زیاد کردو بەڕاستی سۆشیال میدیایە خراپ بەکارێنانی ئامێرەکانی پەیوەندیە بڕواتان بێوانەی کە بیستین کچێکی 18 ساڵ خۆی کوشت کچێکی ژنێکی خاوەن هاوسەر و خاوەن مناڵ کۆتایی بە ژیانی خۆیانە هەموو یەگەڕێتە بۆ بابەتانەی سۆشیال میدیا کە ئێمە لێکۆڵینەوەی لەکەین سیرەکەین ئەوەیە ئێمە کچێک لە شوێنێک وابزانام نەژمرد خۆی هەڵا بۆ خوارەوە بەدایک و باوکیمان وتە بێهۆش بوو پێمان و دایکەکەوتی وەڵام مۆبایلیشی نییە دوای کێمە لێ پێچینەوەمان کرد و گەڕاین وەکو پۆلیس هەموو بەرنامەکانی فەیسبوک و سناپچات و تیکتۆک و دار و بردی هەبوو فعالیش بووتیانەک کەچی دایک و باوکی نازانی کەەوە هەیە بۆ ئەڵم سۆشیال میدیا بۆ کێشەیەک بۆ کۆمەلگای ئێمە بەڕاستیگەر بە دروستی بەکارنێت لەوانەیە گوێبیستی تاوانی قورستتر و ناخۆشتیژمی بەڵێ ئەکرێ بڵێ وەرز بۆ وەرز فەرقکار لە بوونی یا ئەنجامدانی تاوانە یا وەرزەکان فەرقی نییە بۆ تاوان بەڵێ فەرقی هەیە وەرزەکان فەرقی هەیە هەر کەسە بە پێی خۆی هەر فەسڵ بە پێی خۆی بەڵێ ئێستا بڵێن لە وەرزی بەهاران وەرزی گەشت و سەیرانە گەنج ئەچێتە دەرەوە خێزانەکان ئەچنە دەرەوە هەنێوە مەی ئەخۆنەوە لە گەنجەکان کەواتە ئەبێ بڵێن وەرزی بەهارە زیاتر تاوانیە ڕووداوەکانی هاتوچۆمان زۆرە بەڵام لە فەسلەکانی ترا کە فەسلێک کە ئابێ بەڕاستیوانی نەخۆشی دەرونی یا بابەتی تریانەیە زیاتر خەمناکە بن و ڕەنگاندێکیان کۆتایی بەژیانی خۆیان بێن بەڵێ کاک سەرکەوت هەنێ جار هێمە وەکو میدیاکارێ پرسیاری منیە زۆربەی زۆری پرسیاری میدیاکارانە تاوانێک کە ئەنجام ئەدرێ جاری وهەیە لە کەمترین کاتە ئێوە
نەتیجەکەی ئێن دەرەنجامەکەیان هۆکاری تاوانەکە ئەڵێن بەڵام جاری وایە تاوانەکە چەند مانگە ساڵ دو ساڵیش ئەخایانێ بۆ ئەوە نەتیجەی نییە ئایا ئەمە بڵین شتێکی لە پشتەوەیە با ناوی سیاست نەبین یا هەر خۆی وایە ناگەنە نەتیجە ئێوە خۆی با من یەکشت بڵم خەڵکی گوێ لێ بێ گەریشێک حیزبێک بێ بیکوژە یا سیاسیەک بێ بیکوژە یا دەسەڵاتێک بێ و کەسە لە ناوبەرێ وا لە ناوبرێک هیچ ئاسارێک نەبێت بەڵام ڕووداوەکانی تری ئێمە هەندێک لە خەڵکەکان خۆیان هاوکارنین بەڕاستی ینی زەلامێک تەقەی لێکراوە لە ماڵەکەی خەڵکی بینداری هەیە ناشێتە ژێرەوەی کە بڵێ فڵان کەسەڵێ نازانم تەقەمان لێکراوە بۆ ینی پۆلی تۆزی بۆ پۆلیس زەحمەتە وەلەوێ ئێستا دەورێکی باشمانێت تیممان هەیە لە بەڵگەکانی تاوان بۆ هەڵگرتنەوەی قەوان و خوێن و بابەتی تری شانووی مەسەحی جەریمەکەوانەی سپادەمان لێ کردووە بەڵام سەرچیترینشت لە کێشەکانەوەیە کە کەسی سکاڵاکار هاوکار بێت کە تۆ هاوکار نەبوویت سکاوان ماڵەکە هاوکار نەبوو دۆزینەوەی تۆزێ بۆ پۆلیس قورسرە بێت هەموو تاوانێکیش دۆزراوەتەوە بەڵام فترەی زەمەنی هەیە ئەوانەی کە هاوکارن لەگەڵ پۆلیسا و دەستنیشانی کەسەکانەکەنێمە بە زووترین کات دۆزیمانێتەوە ئێستا سوپاس بخوا دنیا پێشکەوتنێکی بەرچاوی بخۆوە دیوەتوانی لە ڕێی کامێرەکانی چاودێریەوە ئەگەر ماڵش نی بێ ماڵەکەی تر هەیەی ئەگەر لێرە نەبێت لە سەهۆڵەکەیە ئێمە بە دوچوونەکەی وتوانین بگەین ئەنجام سەرکەوت دوو خاڵەیە کە بە بەردەوامی هاوڵاتیان گلەییان هەیە لە دام و دەستگا حکوومیەکان بە تایبەت لە سلکی ئەمنی وەکو جەنابتان یەک ئەوەی بە بەردەوامی ئێوە باسی هەڵگرتنی چەکەکەن کە نابێت چەک هەڵبگیرێ ئەوەی هەڵی بگرێ دووچاری لێپرسینەوە و غەرامە و بەندکردنیش ئەبێ دوو خاڵێکی کە ئەگەر بڵین شارستیانەتی شارەکەشمانیان ناشرین کردووە بوونی ئەو سوالکەرانەیە لە ترافیکەکان هەمیشە ئێوە باسی لەسەرەکان بەڵام هەمیشە لە زیاد بوونایە هۆکار چێتاکو ئەم ئێستا کۆنتترۆلی ئەوە نەکراوە هۆکار ئێستا من ئەمڕۆ لە ناو بازارە بوو هێزەکانی مەخەریکی دەستگیرکردنی و کەسانە بوو بەڕاستی خەڵک نیوەی بڵم لە ساڵ هەشتای گەڕێتەوە بۆ خەڵک چونکە ئەگەر کەسێک بۆستا لە سەرجادەیە کەس هاوکاری نەکات لەوانەیە سبێنی نەچێتەوە شوێنە بڵێ دوێنە شوم هیچم دەست نەکەوتوی تر ناچم بەڵام کە هاوکاری کرا فێرە بێ لەگەڵی شایە ئێستا ئەمڕۆ مەفرەزەکانی پۆلیسی ڕێکاری لە دوو شوێنە حەزەکەن خۆشتان چەند پرسیارکەن کاچوون بۆ کەسە سوالکەرەکە هەر پۆلیسی در ڕایەکەمانە کردوانە بە کەسابەت یعنی کەسێک نییە محتاج بێ خەڵک هاوکاری بکە ینی تۆی بینی 10 ساڵە سوال نەخێتی بە پیشەی ڕۆژانەی هێزەکانی ئمە بەردەوام من بەڵام کەسەکان زۆر ئێمە لە ئێران و خەڵک بە مەسلەی عیلاج و شت داخلە بێ لێرە سوالەکە لە جنوب بۆ هەر بۆمانە لە وڵاتەکانی دراوسێ خەڵگێت لێرە بە هەر شێوەیەک بە مناڵەگەێنەیە حاڵەتێکگا تەقریریشی توبی پیشانەکەەوە ئەسڵ و ئەساسیشی نییە سوالی پێەکەن ئەبێ هاوڵاتیانی تر ئەومە بزانن کەمە تأکید نەبێ ئەم کەسە ئایا محتاجە هاوکاری نەکات هەمومان لە گەڕەکەکانمانە لە شوێنەکانمانە ئەزانین چێ فەقیرە چێشایانی و یارمەتی بین حتا ئەگەر بە گروپیش بێ ئەتوانین لە گەڕەکەکە کەسێ پارەکە کۆ کاتەوەی بە بۆ ماڵە بەڵام تۆ لە ناو بازاڕایی بە کەسێک کە نازانی چییە ئایا محتاجە یا محتاج نییە هەنی خەڵگەڵام من خێری خۆمەکەم بەڵام بەڕاستی من لەگەڵەوە نیم خێرەکەکەیکەی بێ بە کەسێکی دراسێ بێ بە کەسێکی محتاج لە لای مەشە و دیاردەی کەمە بێتەوە گەر سوالکەرەکان لە بازارە کەس هاوکاریان نەکەوانیش ناچنەوە سەر سوال کردی دەستەکانە خۆش بێت بۆ جەنابێت کاکە سامان بەخێر بێت ڕێکا سامانیا بڵێن کار حاجی بە ئەمیان کاکسامان بێتێ پەیوەندی بە مختاریەکەتەوە هەیە کاکسامان بێ لەوەی کەوا ئەو هونەرمەندێکی کۆمیدی شاری سلەیمانیە ئەگەر بڵین هەرێمی کوردستانی ئەمڕۆی عێراق یا بڵین چوارپارچەی کوردستانیش ئەفوەگەر مایکەکە بگری بێ لەوە جەنابە مختاریشی مختاری کانی تۆسبی عفو تۆسبی ئەکرێ بڵین وەکو مختاری ئەو ناوچەیەم لە ساڵی پاردا من سەردانی ئەوێم کرد سواز بۆ خوا کە لە پێما بۆ پرۆژەیەکی بوو کەمەوان ئەنجاممان سەردارمان کردن بیرم چۆتەوە من شقامەکە بوو دروستبوونی سەرۆکایەتی شارەوانیەکەی ئەکرێ پێمان بڵێ ئێستا ئەو سنوورە چەند گەڕێکی لە خۆ گرتووە چەند ماڵی تایە دانیشتوی نیشتە جێبوون نزیکی 2000 تێپەڕانەوە زۆر بووە ئیتر بەبێ ئەوەی کە ماوەتەوە ئیتە چاوەڕێەکان ئینشەڵا لە دوای جژن ڕێکاری یاساەکان گیرێتە بەر بۆ هەڵگرتنەوەی ماستەر پلانەکە ئیتر ئەو هەیکەل و زەویانی کە ماون یاخودە و ئەساسانە ماون مامەڵی یاساییان بۆ بکرێت و ئەوانش دەستکەن بە تاواکردن لە ڕووی قوتابخانەوە نەخۆشخانەوە ئەمانە لە ڕووی دام و دەستگا خزمەتگوزاریەکان و قوتابخانە و نەخۆشخانە و ئەمانە
یەقوتابخانەی تایە لە یەقوتابخانەی تایە بنەڕەتیە بەڵێ بنەڕەتیە نەخۆشخانەی تیانە لەبەرەوەی هەر لە بدایەتەوە ئەو قوتابخانەیە هەوەیش لە ڕێی خێرخوازانەوە ئەو قوتابخانەیە دروستکرا شێوەی کابینەیە بەڵامی تر چاوەڕێی ماسە پلانەکەکەنەوە هەڵگیرێت و تەشوێنی خەدەماتەکان دیاری بەڵێ جێ خۆیتی کە لێرە سوپاسی مەریوانی حاجی عەلی بکەین کە حاجی جەمال بکەین ببوورە کە لە ڕێی جەنابی ئەوانە بیرێکی ئەرتوازیتان بۆ کرا لەوێ کە ئێمە ئامادە بووین لەوێ هەر ئەو بیرەیە ئێستا کێشەی ئەوتان نییە وڵایی کێشەی ئەوکان بڵێن هەموو گەڕێکی بیری خۆی هەیە بەدە ماڵ و بیریشانەیەمانە لە ناحی کارەباش و کارەبای نیشتیمانیشی و مۆلیدشی هەیە سپاسی خێرخوازانەکەن وەکو کاک مەریوانی حاجی جەمال و کۆمپانیای قەیوان و کۆمپانیای بامۆک بە هەمان شێوە لە سنوورەکەمانان ئەوانە ئەوکارن یعنی هەم لە ڕێی کاری خێری و هەم لە ڕێی ئاوادانکردنەوەی ناوچەکە هەر شتێکمان پێویست بێ ئەوان دەزانێن بەڕوومانە دەسەکانە خۆش بێ خانووی تجاوزتان زۆر هەبوو نتیجەی ئەوانە پێماوی کێشەی ئەوەتان هەبوو هەم لەگەڵ ئێستاش هەیە ئێستاش لەدەر تجاوز هەر هەیە هێز ئەمنیەکان بە بەردەوام ڕۆژانە لە ناوچەکەیان بۆ کۆنتڕۆڵکردن ئەو وەسعە بەڵێ خەڵک هەر یعنی محتاجە مەجبورە لە شوێنێکی ئەوانە بێ ناتوانێت زەوی بەڵام بڕیارێکی وا هەبوو خانوانی کە تجاوز بوون ئەوەش وازیان لەبێنەوە تاپۆش کرێ لەسەر بەڵێ بە دروستنی شارەوانیەکە ناڵم کە ماسە پلانەکە هەڵگیراوە مامەڵی ئەوانەش تۆمان کراوە ئامادەکاری بۆ کراوە ئینشەڵا لە نزیکترین کاتە لە دوای جژنەوە ئینشەڵا ڕێکاری یاساییەکان بەردەوام بێت و کۆتایی بۆش دەسەکانێ خۆش بێ کاکە ڕێکەوت بەخێر بێ سەرچاو کاکە ڕێکەوت لێپرسراوی ڕێکخراوی لەیاد ڕێکخراوی لەیاد مانای چی؟ ڕێکخراوی لەیاد ڕێکخراوێکی خێرخوازیە کار بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەت و مناڵانی بێسەرپەرشت و مناڵانی ئۆتیزم و خەڵکی هەژار و فەقیر و کەم دەرامەت ماوەی چەندە بێ ئەم ڕێکخراوە دامەزراوە؟ من لە ساڵی 2019 واتە تەمەنی بەڵام توانیوتانە یعنی ئامانجی خۆتان بپێکن و ڕێکخراو کە ئامانجدار سپاس بۆ خزمەتکردنی ئەو چی توێژەیە پێش ڕێکخراویش هەر ئیشی خێرخوازیم کردنەوە پێش ئەوەش بەڵام ڕێکخراوەکە ئێوە پێم وا بێ لە ڕێی ئۆنلاینەوەی واتە ئێوە ئۆفیسێک یا بینایکی واتان نییە کە ئێوە ئەوە کێشەی بۆ دروست نەکردون لەوانەیە زۆر لەو هاوڵاتیانی کەوا کەم دەرامەتن یا خاوەن پێداویستی تایبەت توانای ئەویان نەبێ کەوا مۆبایلێک یا بەو شێوازە بزانن ئێوە پەیجێکتان هەیە کەوت تایبەتە بە ڕێکخراوەکەتان ئەمە گرفتی بۆ دروست نەکردون بەرەوەڵا ئەوە زۆر هیلاشی کردوین بەڵام ئەوەی تۆ کە خانووی گەگری بکرێ مانگی 400-500 تەوێت باشە ئاو کارەباتەوێ ئێمە بیرمان لەوە کردوتمان ئەو مەبلەغی کە ئین بەقانوەکە بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەتی بەکاربین بەڵام ئەزانی چۆنە لەوانەیە ئەگەر ئێوە شوێنێکی تایبەت بە خۆتان هەبێت کار ئاسانیکە بۆ ئێستا لە ڕێی ئەم بەرنامەیەوە کە تۆ ڕێکخراوەکەی بەو بینەرانە ئەناسێنی لەوانەیە خەڵکی وەمان هەبێ حەز بەوە بکە سەردانتان بکە پێداویستێکی هەبێ ئەو چۆن ئێوە بدۆزێتەوە ئەمە کێشە بۆ ئەویش دروستەکە و بۆ ئێوەش دروست و هەمان شێوە ئێمە هەموو جارێکە خەڵک تەلەفۆنمان بۆکە کە ئەڵێن مەسیجمان بۆ بکە ئەڵێ هەر نازانم بۆیە ئەڵێ کەواتە ئەو کەس چێن ئەو کەسانی کە سپۆرتی ئێواکەن یا هاوکارتانن ئێمە من هاوڕەکانم خزمەکانم ڕەفیقەکانم زۆر هاوکار من مامۆسا ئاڤان لە وڵاتی ئەڵمانیا دەسەکانی خۆش زۆر یارمەتیمانەیە هەمیشە بەردەوام هەم ئەندامی ڕێکخراوەکەشە و یارمەتیشمان زۆرەیە دەسەکانی خۆش بێ لێرەوانێ جێخۆیەتی زۆر سپاسی خات و مامۆسا ئاڤان بکەین کە لە وڵاتی ئەڵمانیاوانێ هەمیشە هاوکاری چین و توێژەکانە لە ڕێی کاکە ڕێکەوتەوانێ لێرەوە جێخۆتی کەوا دەستخۆشی لێ بکەین سپاسی بکەین کەوا بیری هەمیشە بیری لە شاری سلێمانی کردوتەوە لە خەڵکی شارەکەی کردوتەوانێ هەوڵی ئەوەی یاوە ئەوەی کە لە خۆی زیایە ناڵین کەسێک بێ کەسێکە خاوەن بڵێن بازرگان بێ یاوە بەرهێن بێ یا کەسێکی سەرمایەدار بێ نا مامۆستایەکیشە بەڵام هەمیشە خەڵکی شارەکەی خەڵکانی کەم دەرامەتی لەبیرە بۆیە ئەو وەک دەڵێن بەدوو کردەوە کەرتێکی بۆ شارەکەی ئەنێرە شاری سلێمانی لە ڕێی کاک ڕێکەوتەوانێ کاک ڕێکەوتیان لە ئێستا بەنسبەت مانگی ڕەمەزانەوە ئێوە چیتان کردووە لەم مانگی ڕەمەزانەیە ئێمە 280 مانگ یەکەمان سەبەتە خۆراک ریشت گۆشتمان زۆر باشە اینجا کە سبەینش یاوانەکەمان بێسەرپەرشتیان بە ئامادەکردنی جلوبەرێک بۆ مناڵی بێسەرپەرشت زۆر باشە بەڵێ پێش مانگی ڕەمەزانیش نەوتمان زۆر تەوزیع کرد 30 بەرمیل نەوتمان تەوزیع کرد
دەستان خۆش بێ دەستان خۆش بێ خێرتان بنووس لەشتان ساڵ کاکەنە بە سڵاو لێ بێ بەخێر بێ سەر چاو بەخێر بێ ئەکرێ کاک نەبەست بناسیین لە نزیکەوە لەوانەیە منیش بە پێشتر بە جەناب ئاشنا نەبووم لەوانەیە هەنێ لە بینەرەکانی ئێمەش پرسیار کەم منوتم کاک نەبەست هونەرمەندی دێرینی شاری سلێمانی زەین کاک نەبەست کێیە زۆر سپاس پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە جەنابەت و بەخێرهاتنی کاک سەرکەوت و برادرانی هونەرمەند و کاک سامان و کاک سپاس بۆ جەناب من نەبەست مستەفا لە ساڵی 1990ەوە کاری مۆسیقاکەم لە شاری سلێمانیە کاری مۆسیقا بەڵێ تقریبا بڵێن ئەندامی کاراشن لە ڕێکخراوەکەی کاکزەزای ساز هونەری میلەکانی شاری سلێمانی بەڵێ بەشداری زۆر بەرنامەی تەلەڤیزۆنی و کاری ئاهەنگ و بۆ نەحیزبەکان و نەتەوایەتەکانمان کردووە لە سلێمانی دەسەکانە خۆش بێ واتە ئێستا ئەندامێکی کارای ئەو گروپی ئەندامی کارێن بەس تۆزێک دابڕاین بە حکمی تەمەن و بە حکمی ماشەڵڵا ئێستا کۆمەڵێک گەنج و لای ئێستاش گەنجی زۆر سپاس کۆمەڵێک گەنج و لای زۆر بەهرەمەند و باشتر لە ساحەکەیە هەیە ئیتر ئێمە ژۆی کە بێمە بکرێ یارمەتیانەین هاوکاریانەکەین شتە باشەکانیان پێڵێن جێ دەستخۆشیواری چەند جۆر ئامێرە توانی بژەنی من خۆم یەکەم جار ئاشناخان لە ئالەتی گیتار دەستم پێ زەمەنی ئێمە زەمەنێکی ڕۆژئاوایی بوو لە هەشتاکانە کە بڵێن تەلەبی ماحەت بووم حەزم لە گیتار بوو گیتار و گیتاربێز هەردووکی بە تەواوی ئاسفە کرد بەس دوای ئیتر بەڕاستی وەکو چۆنەڵی بژێوی پێیان نەکرد نەورۆزی برام نەورۆزی تیبی مۆسیقای ناز ئەو خەریکی سایزەر ئیتر لەوانەیەمیش خۆم فێری سایزەر بەڵێ دوو ساڵیش لای مامۆستانوەر تەلەبە بوون لای بە ئەمریکەمانجا ئیتر دوای لەگەڵ سایزەرەکە هاتم هەر ماهەدیشم بە پیانە تاو کرد دەسەکانە خۆش بێ سەرکەوتبی شەڵات بەردەوامە بی سپاس بۆ کاکاوی یا دووبارە سڵاوە لێ بێ دەسەکانی خۆش بێ لەوانەیە پرسیارەکەم زۆر تەقلیدی بێ چکە هەموو دیدارەکان یان مقابلەکان پرسیاری ئەوەی لێ یەکرێ لەو هونەرمەندە لەو گۆرانی بێژە ئەڵێ سەرەتای دەستپێکردنی هەموو هونەرمەندە یا گۆرانی بێژێ هەمیشە لە لاساییکردنەوە دەستی پێ کردووە دەستپێکی جەنابە لاساییش و هونەرمەندێک دەکردەوە دەستخۆشی بەرنامەکە دیەکەم سپاس بۆ ئەم ژەنگیارانە و ستافی بەرنامەکە من سەرەتا بڵین جێگوڵاخی ئەو مەقامە خۆشانەی مەلا محەممەد مزگەوتی گەورە و لەگەڵ بڵێ مەلا حەسەنی هەر من زیاتر بڵین ئەوان بڵین تاسیری هەبوو بەسەرمەوانە بەڵێ بڵێ ئەو تەواشح مناجاتانی کە ئەخوێنرا ئێتر لە دوای ئەو دەوردە گۆرانەکانی بڵین بەڕەحمە بێ مامۆستا عەلی مەردان مامۆستا حەمەد ساڵات دیلان تایەر تەوفیق مشکۆ ئەمانە زۆر تاسیریان تێکردم و ئیتر لەو کاتەوانێ من بەردەوام بوو هیچ شتێکی ئێستا مامۆستا مەلا محەممەدێ لە بیرە هەر ئەوە دوو دێڕێکمان پێشکەشکەی لە مناجاتەکانی بێ لە شتێک بێ هەر بە پیرۆزی مانگی ڕەمەزان خەیچێکە لەنا کەسکاریە خاکم بەسەر ڕۆیی بە باومرم خوایێ بمژێنی تا لەبەر قاپی کەچەکە برم کەو دەگەر بەبیرێ بێ لە مانگی ڕەمەزانی ساڵانی زوو پێشەوەی تۆپەکە بتەقێ هەمیشە بە دەنگە خۆشەکەی مامۆستا مەلا محەممەد پێشەوەی تۆ بتەقەی جۆمان لەو یەکسەر گۆڵچەکەی گرتەوە ئەو یادەوەریکی خۆش بوو وەڵای ئێمە ماڵمان نزیک بوو لە مزگەوتی گەورە زۆر جارە چوین بەڵێ سەوتەکە زۆر خۆش بوو بەڕاستی سلێمانی دەنگی خۆش بێت سلێمانی و ساش بەڕاستی ئەم ژاوەژاوی تیانە بوو
و مامۆستا بەڕێزە و مەناجاتەیە خوێندەوەی تر تا بەرخانەقەش سەوتەکەی هادەوڵە یعنی سا لەبەر ژاوە و خەرەباوەغی و ئۆتۆمبیل و چی کەس گوێ لێی نییە بەڵام و کاتانە دنیا کب بوو ئەویش بۆ سەوتە خۆشایی و یعنی بەڕاستی تاسیری تێکردی ئێمە نزیکە بووینەوە لە مزگەوتی گەورە چونکە ئەو گەڕەکانی مان مزگەوتی گەورەتیا بوو مزگەوتی خانەقاشی لێ بوو ئەچوین کاتی ئەوەی کە بەربانوانە خورما و شتدانرا و پیاوانی گەڕەکەوە بوونەوە بەڕاستی و کاتانە کاتێکی زۆر خۆش و قەت لە یادیش ناڕاستە ئەوەی سەوە یادەوەری وەخسینی دەستە خۆش بێت بەڵێ کاکە کاوەگیان ئەگەر بێنە لای یەکەم بەرهەمی جەنابێ دەستان خۆش بێ بەڵێ ساڵی 1985 کاسێتێکمان تۆمار کرد بەناوی دەمکوردەمبێنە و پاییز و کۆمەڵی گۆرانی بوو لەگەڵ تیپی مۆسیقای ڕۆژاوای سۆس ساڵی 85 ئەومان تۆمار کرد دەنگێکی باشی یایەوانێت تا بڵین بۆ شارەکانی دووهۆک و زاخۆ و هەولێر و کەرکووک کۆمانەوەی چوو بوو بەڵێ و کاتەش بەڕەحمە بێ کا غەریب هەبوو غەریبی تەنەکەچیان پێوت ڕۆحی شاد بێ ئەم شەوی لە موشێ خۆشتر بێ بە تەجیلێکی گرۆندیکیشی تکە 46 بەوە تۆمارمان کرد بەوە تۆمارتان کرد بەڵێ بەڵێ بەو تەکنیکە کەمە یا بڵێ بەڵام دەنگیشیایەوە بەڵێ ژوورێکا بوو بڵێن خانووی گڵ بوو جاندارە ڕای هەبوو چوار دەبڵین دیوارەکەمان بە بەتانی گرتە بوو یانی وەکو ستودیۆیەکی لێهاتە بوو نە دەنگ هاتە ناوە لە ناوی شۆ چۆ دەرەوە خۆش بێ ئێستا بەرهەمەمان پێشکەشەکەی بەڵێ بەیادی ئەوە بەیادی ساڵی 85 فەرموو دەستەکانە خۆش بێ بوفری عشقم جذب دل و رنگشا گریدی بکم هر نسیم سامری آخ نسیم سامری درسي سحري كوتي وكتوي بردا ويقشع لم بمكروم كافري لم بمكروم كافري هاي دم كل دم بينا دم بينا دم بينا دم كل دم بينا دم بيش كولانا بين واجهكم قلدانا دانا بين وماجهكم قلدانا دانا
سرگردم گردم گردم بگزاد راسن ای راسن جن راسن لانو هموان ارتوم کرپسان لانو هموان ارتوم کرپسان دم كل دمينا دمين دمينا دم كل دمينا دم بيت كلنا بين ما تشك قلدان دانا بين ما تشك قلدان دانا شعر ويل هي ويل جن ويل شون دلم ويل توباجي ويل شون دلم ويل توباجي ويل دم كل دم بين دم بينا دم بينا دم كل دم بين دم بيش كلنا بين ما تشك قلدان دانا بين ما تشك قلدان دانا نيسان باري خايا هوانيش على لويا ديس المعري خايا هوانيش على لويا بزياك بيا يا نبعود لي باشويا هي 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 لا خالم جنبت عشر دعويك ماري وينوك ويزر ذاك لسان هل يا خير هور سير داربوم لسان هل يا خير هور سير داربوم يا رجلي فرمويو هور بيباشن بامي هي 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 لا خانم يا نبت عشر لك دعويك ماري وينوك ويزر دەستەکانیان خۆش بێت حاجی بینێ چۆنە لەگەڵ گۆرانی و هونەری گۆرانی وتنا ئێمە بە بەردەوامی ڕۆڵەکان تەبینین دەستەکانی خۆش بێت سپاس دەکەم بەڕێزی وەڵام من عاشقی هەموو کارێکی هونەری بە گۆرانیشەوە بەڵام لی نازانم بە گۆرانی ئەبێ هەر شتێک بزانیت وا فڕم پێوەی شتێکم پێ بڵێ بە گۆرانی پێم وەڵێ یعنی تۆ لە کاتێکە ئیژەکەی لە ماڵەوە ئیشە بێکەین بینی خۆمان بێ ئەمانە ماڵ بەدەڵی خۆمان گۆرانی هەڵم واتە هیچ ورتە ورتێ بۆڵە بۆڵی خۆما بە قەت ڕۆڵی ئەوە ناویتە تێ کەوا بێت تۆ گۆرانیەک نەبەخوا لەوەیان نەبووم هەر ڕۆڵێکم بنێ ینی وەکو خۆی پێکم بەڵام بەخوا لە گۆرانی برادێ باسی ڕووداوێکی بینی تۆ حەمەدەم بەڵی کرد کار عیرفان لەگەڵ ڕێزمە بەدێ بڵێ حەمەدەم ڕووداومان زۆرەکان ڕووداوە وەڵی نازانوەزان بەرەو کەرک و کوشتیوە چ بوون تووشی شتێک ببوون ئەوە پار لە جەژنی ڕەمەزانە بوو شانۆگەرێکمان هەبوو لە هۆڵی سنتەری گەنجان بۆ زەمی ئەوێ
شانۆگەرەکەمان بە ناوی حەمەی فەڕاشەوە بوو. حەمەی فەڕاش من و کاک عیرفان دەوری سەرەکیمانە بوو لەگەڵ کاک بورهان جۆڵا و کاک کەیوان وانای تستافێک بووین. دووەم ڕۆژی جەژن بەڕێکەوتین چین بۆیە لێرە پرۆڤای خۆمان کرد هەموو شتێ ئامادە بوو، قۆڵەکەش حاضر بوو، ئیتر دیکۆر و هەموو شتێکیان ئامادە کردبوو. ئیتر بەڕاستی ئێمە زۆر قەرزاری خەڵکی کەرکووکین، هەتا نەچیتە ئەوێ ئاشناخان نازانم قەدری یعنی هونەر چۆنە قەدری هونەر لای ئەوانە ئەنجام میوان دۆست. بەڕاستی ئێمە هەر لەگەڵ پێمان خستە کەرکووکەوە لە ئەوەڵی نوقتی کەرکووکەوە بە پێشوازی ئەوان بە سەهاری خۆیان بە هەموو شتێکی خۆیان، یعنی بڕواکە ژوورێکیان بۆ ئێمە ئامادە کرده بوو لە ماڵی باوکی خاڵدارخان هەبۆیش کەسێکی هونەر دۆستە، یعنی وەکو ماڵی خۆمان بەیانیش هەستاوین بڕواکەی دایکیشی لە تەمەنی هەبوو پێڵاوەکانیشی بۆ بۆیاگە کردین، یعنی خۆمان تەنی غەبووینەوە کە ئەوەس ئەمان ئیتر بەڕاستی لە هەموو لایەکەوە داوەت بووین. ئیتر ئێمە کارەکەمان بۆ مناڵانی شێرپەنجە بوو، یعنی ئێمە ئەو داهاتەی کە لە شانۆگەرێکەیە ئێمە بەبێ مەقابل هیچ بڕەپارەیەکمان هەڵنەگر بۆ خۆمان هەموو داهاتی فرۆشتنی بلیتەکان بۆ ئەو نەخۆشخانەی کەم و کورتەکان هەبوو بۆ پڕیان کردو. بەڕاستی ئیتر هەر ڕۆژە و بەیانی بوونیە ڕۆ ئێوارە لە شوێنێک داوەت بووین بایانەکردین، ئێوارێکیان داوەت بووین بەڕاستی کەرکووک تۆزێها بە حکمی ناوچەیەکی داعشی تیا بۆ کاتمانە تۆزە مەترسیەیە. منیش بەڕاستی کە دوورە کەوتین و هەموو جارێ کاکە با من نێم تێگەی ئەیفانی باشە توێ لێ مەعادەسری هەموو کاکە وەڵام من ڕۆحی خۆم خۆشێ وەڵحاتە ڕۆژێ بدانتیان با بە مەترسینی و با بڕۆین بڕواکە زۆر دوورکەوتینەوە لە کەرکووک چوینە چۆڵەوانی 3 سایارە بووی چوینە چۆڵەوانی منیش بەڕاستی حەزەری خۆم کرد هەر دەترسام ئیتر چوونە تاریکایی و ناودار و درەختۆمانە چوین بۆ ماڵەکە هەر لەگە گەشتی نە ماڵەکە و لە دابەزین و بەخواسیە چوار کوڕاتنە دەرەوە ڕیشی ئەمەنە تێگەی مشکە هەر لە دوای هەمیانەوە دابەزی هەمیان ترابوون بەوێتی گوتم کاکەمە منتانێ ناو بۆ نەبووی داعش ئەمە چیم هەموو ڕیشە تێگە کوڕەوتی کاکەمە ماڵی کابرایەکە وایە وڵات بەڕاستی زۆر خزمەتیان کردی چوینەوە من لە ژوورەوەیتر نان خورا و ئەمانە و دانیشی قسەمان کرد و دوای شاخوانەوەمانە نەمزانی وا لە دەرەوە خەریکی سیناریۆیەکەن بۆ منیان ئامادە کردو عیرفان کاک محەممەد تاهیر کە بێژەرە لە کەناڵی کەرکووک خاڵدارخان ئیتر ستافێک بوونەوە ئیتر طبعا هەر ئەو کوڕانی کە من بینی من ئەمانەیان هەموو جلی ڕەش لەبەر کرد بە چەکەوە مەسافەی ئەو شوێنە تاریکایەکان لەوێ 6 گروپ یعنی 6 کەس بوون لەم بەرسیان لەو بەرسیان کە بەڕێکەوتین بڕۆینەوە ئەمانە ئەوە کامێرەش تەسویرەکە لە دووسێت لاوە منیش نەمزانی منیان خستە پێشی سیارەکەەوە کە ڕۆژتی دێک کەوتی نەخسە و منیان مەشغوڵ کردومانە خواوەکی لاگەم لە یەکشت نەبوو کوڕێکی عیرفانی ژوار و تۆزە هەروکە ئەم کوڕە ئاگەم دەبوو جارجارە قاقایەکی پێکەنی لیلیا و ئیشارەتێکیانیانەوە و بێدەنگ بە دێگەی ئەمە کامێری پێ لە دووە تەسویرەکە بە مەخفی دایانناوە وەڵا گەشتی نەتارێکە هەیەکە و کاتێکم زانی 6 کەس دەچەکەوە نەسەر جادەکە من لە پێشەوە ڕێخۆم هەڵا بۆ دواوە بڕواکەی ئاشناکەن زۆرم ئازار پێگەی یعنی بەسەر ئەو نەفەرانەی خۆم هەڵا بۆ دواوە یعنی هەر دەزانی هەمووی دابەزی کە دابەزی من لە شوێنی کاڵم دوای دواکە ئەینە بێڵە شوێنی تانچیەکە ڕێک لێ خۆم تاخت کردبوو لە عەرزەکەیە جەماعەت دەرگایان کردەوە هەر بشرابوون بە پێکەنی تێگەی کە ئاوە هاتمە دەرەوە یعنی هەمووی ئاوای کردبوو من هەروشت بوو ئەمانە هەر پێکەنین یەکاکە کە دەموچاوەکان هەمووی دەمامیان کردبوو خۆیان پێچابوو ماڵەکە ئیتر لێو منیان بردەوە ماڵەوە عەزورخوایی تاڵیانیان کوڕەکانتی وەڵی کاکەی مەقەداڵەتین بەخوامە هەمووی کاعیفاون لە دوایە دێگەی وتم هەتا من مابم بەم ئاخر سەفەر بێ لەگەڵتا تێگەی ئێستاش تەسویرەکە ماوە نیازیان و بڵاویکەن وتم ناوە بڵاومەکەنی بڵاوکردنەوە نییە بەڕاستی یادگاریکی زۆر خۆشم هەبوو لەوێ ئیتر ئەو فترەی کە لێ ماینەوە تقریبا ماوەی هەفتەی دە ڕۆژێک بوو ئێمە عەرزی شانۆگەریەکەمان کرد هەموو یادگاری بوو هەموو شتی خۆش و بەسەراتی ئیتر بەڕاستی لەگەڵ کاک عیرفان و ستافێکە ڕوویتە دەرەوە حەز بە غەریبەتی ناکەی یعنی هەموو دقەیەک و هەموو کاتێکمان خۆشی بوو کاکە سامان زۆربەی زۆری ڕۆڵەکانی جەنابێ حاجێکی دوو ژنە هەیە یەکێکیان گێسیاخانەوە یەکێکە پەروینی زەنگە باشە بۆ زیاتر لەگەڵ ئەو دوو خانمەیان ڕۆڵە بینی وڵا لەگەڵ ئەوانی کەشە ینی ڕۆڵم هەبووە زیاتر لەگەڵ ئەوانە دەرکەوتووی زیاتر بەڵێ بەتاکید ئیتر بە پێی بەڵێ ئەوە ئیشی مخریجە کە ئەکتەرەکان دیارەکەیتە مخریج خۆی ئەوی اختیار کردووە کە دەوری لەگەڵا ڕۆڵبینی لەگەڵ کامیا لە هونەرمەندا زۆر ئاسانە من نەرمی قادرم ڕاستی نییە ئەکتەری نەرمی خان بەڵێ بە تایبەت کە ڕۆڵی ئەو ژنە قەدیمانە ئەبینێت ئێمە لە بەرنامەیەکشا من و نەرمی خان هەتمان گەشتکەین بۆ بەرنامەیەک بە هەمان شێوە سیناریۆکی جوانمادانا پێش بەرنامەکە بە مفاجی خۆماگەڕ و کۆمیەسە بەژوودا بەڕاستی یعنی نەرمی خان
دروست وەکوور دەڵێ دروستیەکە ئەکتەرە گاڵی پێ ناکرێت من خۆم زۆر معجیبی بەڕێزی دەسەکانە خۆش بێ کاکە ڕێکەوت کاک حاجی کاک سامان لەگەڵ هاتنە ژوورەوەی کورتە درامایەکی پێشکەش کردی تۆ لەوە هیچ هەوڵی ئەوە نایە دەرسێکی لێ وەرگری بۆ ئەم لێرەیە نوێنەرایەتی یا بڵین ڕۆڵی کەسێکی کرێکی بینی کەوا دەستی کورتە کەوا خێزانی نەخۆشە کەوا مناڵی خاوەن پێداویستی تایبەتی هەیە کەواتە تۆ بیرە لەوە نەکردو بۆ پرۆژەکانی داهاتوت با ئێوە هاوکاری ئەو خێزانە بکەن کەوا کرێچین واتە پرۆژەتان هەیە بۆ کەسانی کەوا کرێچین بەڵێ کەم ئەندامانتان بەسەر کردوتەوانێ هاوکاریتان کردوی ئەو خاوەن پێداویستی تایبەت بێ خێزانی کەم دەرامەت بێ بەڵام لەوانەیە تاکو ئێستا ئەو بیرۆکە لای ئێوە دروست نەبوو بێ با لە پرۆژێ ئەم جارەمانە 20 ماڵ کرێکەیان بۆ بین هیچ پرۆژێک لەو بابەتە هەیە فکرێکی زۆر جوان ئەوە یعنی حاجی ئەم ئێوارەیە ڕۆڵی هەزاران کەسی بی هەزارانی وای بەڵام ئەوە دایمەن بۆ ساحێب ماڵەکان ساحێب مڵکەکان ینی لە مانگی ڕەمەزانە یان لە جەژنە ئەو بەو کرێ هیچی لێ نایە بەسەوەچێ کرێکیەکە زۆر ئیسفادە ئەمیش بەوەسم ئەوەیە یعنی ئێوە هاوکار بن بۆ کرێکیەکە هەر هیچ نەبێ نیوەی کرێکەی بۆ بن ئەگەر 300,000 کرێکی بە محاولە 550 یعنی بە جۆرەی توانای چ خۆتان چی کرێکیەکە من بەبەستم لەوەیە ئێمە وەکو ڕێکخراوی ئێمە 8 ماڵ کرێ خانۆکەیان بۆی 8 ماڵ بەڵێ بەڵام دوای کرێکە مناڵانی خاوەن پێداویستی تایبەتمان زۆرە ینی شیر زۆر زەرورە بۆیان لەگەڵ دایبی ئەو مناڵانە 14 ساڵ و 15 ساڵن دایبی گەورەیانەوێ دایبی گەورەش گرانە ئێستا بۆ بە 23,000 یەک دەستیان بۆ کڕن بە 23,000 باشە ئێتۆ ماڵی وا هەیە دوو مناڵی هەیە ڕاستە دوو مناڵی هەیە باشە یعنی تۆ دوو مناڵ چیرەکەی لەگەڵی شاکرێکی من لە مانگی ڕەمەزانە بڵێم 80 کەس تەلەفۆنی بۆ کردوم ئەلێ بەس پارەی مۆلی دەکەم بۆ ئەو داهاتە تۆش لەکوێ ئەیێنێ مەبەستم لەوەیە ئێستا جەنابێ ئاگاداری چ خۆشم پەیوەندیمان بە زۆربەی زۆری ڕێکخراوە خاوەن پێداویستی تایبەتەکانەوە کردووە بە تایبەت مناڵانی بێسەرپەرشتیانی ئەوەنەی کە من لە بەڕێوەبەرەکەم بزوتی هەتا ئێوارەی عارفە هەموو ئێوارەی حیزیان هەیە کەواتە سواز بۆ خۆکە خەڵکی شاری سلێمانی خاوەن ئەو کەسایەتیانن کە دەستگیرۆی ئەوانەکەن کەواتە هەر لە ماوەی ئەم دوو ڕۆژەیە خوێنکارمان هەیە ئێمە لە داخلی لە بزوو کەلارەوە هاتوون 5 خوێنکارن لە ژوورەکان بڕوا ئەەکەی باز لەوەکە لێکم ڕۆژی ڕەمەزانەوە ئێمە توانێت ئەومان نەبوو بریشیە بکڕین یعنی حەز ئەەکەم نەک حەزکردن وەکو لە خوشی خۆتی وەربگری ئەگەر یارمەتیەکانتان با جۆرا و جۆر بێ با هەر مناڵانی خاوەن پێداویستی نەگرێتەوە با هەر ڕێکخراوەکەم ئەندامیەکان چکە خەڵکی ئێمە وا ڕاهاتون هەر ئێلا هاوکاریەکانیان بۆ ئەوان بێ گەنجێک خوێنکاری زانکۆیە لە قەزا و ناحیەکانی کەەوە هاتووە لێرە لە داخلیە بڕۆ بکە پارەی هاتوچۆکەی پێ نییە نانە ڕاستە من سێ خوێنکار بە ماتۆڕ ئەچنوویە ئەوەیەکە لە نمونونەکان تقریبا 33 تەلەبەم هەیە پارەی پاسیان بۆ دابینەکەین 35 جەزاری پاسەکەیە چەند دایک تەلەفۆنی کردویان باوک وتوێتی هیچ شتێکمان مێرێ سەبەتە خواردنمان مێرێ مریشکمان مێرێ گۆشتمان مێرێ بەس ئەو نەبووی مناڵەکەم بخوێنێ 35 جەزاری پاسەکەین بۆ بە هیچم لە تۆ بەس تۆ سەیریکە ئەگەر من یارمەتی ئەوان بم یارمەتی مناڵانی تر بم یارمەتی پاسەکە بم یارمەتی مۆلی دەبم ئەمانە هەمووی داهاتە ئەم داهاتە لێک شۆیە بەسمانەوەی هەر جاری بۆ توێژێک بێ بۆ چینێک بێ هەر جارۆ بۆ کەسێک ئێستا من پێش ڕەمەزان ژنێکمان هەبوو ئەمەلیاتی پێویست بوو خێرخوازێک ماڵی ئاوا بێ هەموو تێچۆکەی گردە ئەسوێ خۆی هەر لەم بەرنامەیەشەوە دەستخۆشی لە دکتۆرەکانی یەکەم دکتۆرەکانی نیساییکانی فەرەیدون وتی من هیچ حەقدەسێکی خۆم وەرناگرم و هەم بە هەمان شێوە شتەکانی ما هەمە جۆرە ژنێکی ترمان هەبوو ئەمەلیاتێکی بۆ کرا بە 29 وەرەقە بۆ چاوی بەڵام دواتر ئەوە سلیکۆنی چاوەکەی دەربێنایە بە نۆ گەڵا بۆیانە کرد سوپاس بەخوا لەگەڵ دکتۆرەکە قسەمان کرد بە 750 دلار بۆی کردین ئەوەشماندانە بەڵام ئێمە یەک نەفەر و دوو نەفەر نییە بەڵام من دایمەن وتومە لە خەڵکی خێرخواز خەڵکی دەوڵەمەند زۆر خۆشە ئەگەر بێن ئەو ئیشەی ئێمەوە باوەڕم بێ بە زۆر ئاسوودا بن من دایمەن وتومە ئێسا کە ئێوارخوانێک دروست ئەکەین بۆ مناڵانی خاوەن پێداویستی تایبەت ئەو ئێوارەی زۆر مرتا چۆن مناڵەکانی خۆمە بیریم لەسەر سفرەکەم یان لەسەر مێزەکە هەموو شتێکیان هەیە هەستەکەم ئەو ئێوارەی ئەو مناڵانەشوان یان ئێستا پرۆژەیەکم هەیە بۆ جلوبەرێک بۆ جەژن بۆیان من ئەچم بۆ مناڵەکانی خۆم جلەکەم باشە با بیرێکیشم لای ئەوان بێ بەڵام دایمەن وتومایری ئەو ئیشە زۆر خۆشە هەر کەسێک
بیوێ بێتە ئیشی خێرخوازیەوە زۆر ئاسوودە بێ زۆر ئاسوودە ئەبێ لەم زستانەیە ئەم هەموو نەوتە ماڵی وا هەبوو ئەپارایە بۆ دەبێنەوە باوەڕەکەین بۆ ماڵ ڕۆشتوم مناڵی هەبووە شەلەل دەماغ بووە لە لایلۆنەوە پێچاوێتی بەتانی پیاوە وتومە بۆچی لە لایلۆن پێچاوتە من وەمزانیوە دایبی نییە وتی مناڵەکە بۆی سەرمای نەبێت لایلۆنەکە ئارەقی پێکاتەوە یعنی خەڵکانێکی شەبووە زۆر وەزئی مادی باش بووە یان تەلەفۆنمان بۆ کردووە یان کتابمان بۆ کردووە بە هیچ شێوەیەک جوابی نەیەوە بەڵام بۆ نمونە مامۆستا ئاڤان کە هیچ ئیمکانێتێکیشی نییە وانە زۆر دوای ئەوە ینی خەڵک ئێستا کاکاروان و کاکشیروان خەونی مناڵان یان قوتابخانە و باخچە و خەونی مناڵان هەمیشە نەک لە مانگی ڕەمەزانە هەمیشە بەردەوام یارمەتی منەیە نمونەیان زۆر بێ ئێمە بۆیە هەمیشە خەڵکی شاری سلێمانیەوەکەین لە زروف و بارە سەختەکانە هەمیشە خەڵکی شارەکەیان بیر نەچوە دکتۆر ئاودێر هەیە دکتۆر ئاودێر خەزنەدار فەقەراتی ملی و پشت و دەماغ و دەمار هەموو مانگێک 20 ماڵی گرتۆتە ئەستۆی خۆران هەموو مانگێک یعنی تۆ بێجگەرەوەشی کە ئەڵێ ئەگەر ئەشیعی پێویست بوو من ئەیە علاجی پێویست بوو من ئەیە ئەمەلاتیشی پێویست بوو من ئەیە من هەر لە ڕێی بەرنامەکە دەستخۆشیشی لێ سپاسی ئەوەکەی سپاسی بۆ بەڕێزاناکەین شەرنیە لە مانگی ڕەمەزان تۆ دوای مانگی ڕەمەزان خەڵک پێویستی بە خواردنە خەڵک پێویستی بە دایبیە خەڵک پێویستی بە شیرە خەڵک پێویستی بە زۆر شتی تر هەیە بەڵام ئێمە هەروە فێر بووین هەر لە مانگی ڕەمەزانە بەردەوام هەر ئەوی شانە بکەین بەڵام لە دوای مانگی ڕەمەزانیشا حەزەکەم هەر خەڵک بەردەوام بێ بەتەکید دەسەکانەوە خۆش بەسپاسەکە تۆزیح هێبم بە قسەکانی ئەم بەرەزە باڵە کاگرەکە و هەر لە کاری خێرخوازیە بەڕاستی من خۆشم یعنی زۆر حەزم بە کاری خەیریە بەڵام بە هاوکاری ئەو خێرخوازانە و سەرمایەدارانە بەڕاستی لە ناوچەکەی منە ئەگەر بڵێم 400 بۆ 500 نەفەری خەڵکی مستحق و هەژار و هەر لە ناحەی کەسوکاری شەید و کەم ئەندام و خەڵکی هەژار و لێ قەوما و کەم ئەندام ومانە هەیە من لێرەوە حەزم کرد ئاماژە بەوە بم زۆر سپاسی یەکە بە یەکە و سەرمادار و خێرخوازانە بکەم کاک مەریوانی حاجی جەمال کۆمپانیای قەیوان کاک فاخر کۆمپانیای بامۆک و چەند بەڕێزێکی کەش کە ئەمانە حەزیان نەکرد ناوەکانیان ئاشکرا بکرێت لە پێش ڕەمەزان و لە زستانیشە بەڕاستی بە سوتەمەنی بە نەوت ماڵی 5 دەبا 2 دەبا ئیتر بە پیمکانێتی خۆی بڕاکەی شەوێکیان چاوچاوی نبینی لە تەمەکەیا بوو خێرخوازە تەلەفۆنی بۆ کردم وتی کاک زامان 3-4 بەرمیل نەوت حازرە بە دەبەش هێناومە بەس ماڵەکانم بۆ دەستنیشانکە چوین ماڵ بە ماڵ لە دەرگامان ناوە هەموو ماڵی 2 دەبە 3 دەبا ئیتر خۆی اختیاری گرۆتێتی 2 دەبە لە پێش ڕەمەزانیشا کۆمپانیای قەیوان ماڵیان ناوە بێ 25 حسە خواردنیان یان مێ دابەشم کرد بەسەر ماڵەکانە ئاماری ماڵەکان من لە پێش ڕەمەزان اینجا ئێستا ئەوەی کەما بێتەوە ئێستا کاک مەریوانی حاجی جەمالە کە پەیوەندیم لەگەڵ بەڕێزی ملیۆنێرەکەشیا کردووە نووسنگەکەی وتی ئیشەڵڵا لەم چەند ڕۆژەیە هاوکاریەکان بۆ ئێوەش دابی نەکەین بە هەمان شێوە چەند خێرخوازێکی کەژە و کۆمپانیای بامۆکیش هاتنە پێشەوانی کێری خۆیان کرد کۆمپانیای سەفرە بە هەمان شێوە پێم خۆشبوونایی ئەوانیش بڵم ئەوانیش ماڵیان ئاوا بێ هەم بە کارگوزارەکانی ئۆتۆمبیلی سەرجادەکانی ژەوی شارەوانی بەوانە هاوکاریم کردون خۆیان زۆر باشەزانن لەبەرەوەی ئەوانە خزمەتی خەڵکەکەن لەسەرەوە جادانە بڕواکەی ڕۆژانە ئاشناخە من متابعیانەکەم لەو ناوچەیە کۆڵان بە کۆڵان سوود بە سووتی ئەو جادانە نەیاڵن یەک کاغذ لەسەر جادەکان بکەوێ ئەمانە خزمەتەکەنە بێ ئێمەش خزمەتیان کە چاوێکمان لیانەوە بێ بەڵام ئەمانە لە جەژنا هیچ نەبێ بێ خەڵک خۆی ئەو هەست بەوە بکات جەژنانیشان بادێ ئەوان لە ڕویان نایەداوە لە خەڵەکەن بەس کە ئەو چەند ڕۆژی پێش جەژنە چن با جەژنانیشان بە نێسەرچیەکە من خۆم یعنی پشتگیریانەکەم هاوکاریانە بم بە هەموو شێوێ هاوکاریشم کردوون من لێرە بۆیە سپاسی یەک بیشانەکەم کە هاوکاری ئەو ناوچانن نەک ناوچەی من بەعام هەموو ناوچەکانیان گرتوتەوە ئەم بەڕێزانم سەرمایەدارانە ماڵیان ئاوا بێ خوای گەورە خێران نەنووسێ و نمونەیان هەر زۆر بێت و هەتا یعنی خێران بنووسێ ئەڵم خێران بنووسێ نەمووی بنووسێ ناوتم خێران
خجالەتە مەگەر وامەکەی بەڵام خێریان بنووسێت ماڵیان ئاوا بێت خوای گەورە بەخوا بە ڕۆژوو تۆزی گوێ بوو خوای گەورە پاداشتی خێریان باتەوە نمونانە زۆر وڵا بەپە لە نانم خوا لەبەرەوەی ئاچارێکێک ما بوو گەشتێرە نمونیان هەر زۆر بێ هیوادارم ئەو سەرمایەدارانی کە شاو لەوانە بکەن دەستێکیان بە فەقیر و هەژارەوە بێ زۆر باشە هەر لە ڕەمەزان لە دوای ڕەمەزان لە پێش ڕەمەزان ئەوانە خەڵکی مساعق زۆر زۆرە یعنی خەڵکێگەی لە ڕووی نایە پاتە سەرشەکانی خۆی ئاشکراکە مەمنونی هەمولایەکە سواز بۆ جەنابێ سواز بۆ جەنابێ ئەسمەلای کات نەبەس عەفو گەری چێما بێ ئەفو من لەسەر قسەکەی کاک حاجی کە خەڵکێکی مستاقەیە مامۆسایەکەیە سێ مناڵی هەیە دووسێ جار هاوکاریمان بۆ نەوتمان بۆ مانگی 700,000 معاشەکەیتی 300,000 کرێکەیەتی سێ مناڵیشی وتی مناڵەکانم ئەگەر بتوانی کرێ پاسەکان بۆ دابیت کە چوومە بە دەرگای ماڵەکەی خواردنم بۆ بەر ڕۆژێکیان تەلەفۆنی بۆ کردم وتی حەز ناکەم بیتە بە دەرگای ماڵەکەم منیش پێم ناخۆش بوتم لەوا چێ من غەڵەتێکم کرد بێ یان شتێکی بیستی بێ زۆرم پێ ناخۆش وتم مامۆستا تۆ بۆچی ئەم شتە بە مناڵی وتی لەبەرەوەی من مناڵەکانم کەی تۆیتە بە دەرگای ماڵەکەم ئەو سەبەتە خواردنە مەیتیان ئەو نەوتە مەیتێ ئەو گۆشتە مەیتێ مناڵەکانەی بینن وتی حەز ناکەم مناڵەکانم فێری شتە بن وتی زۆر پێویستم پێیەتی بەس حەز ناکەم مناڵەکانم بەو شتە بزانن یان دراوسێکانن ئەیوتم من چۆن بتوانم یارمەتی تۆ بم وتی من بەیانی مناڵەکانم لەوە چێ ببن بە مامۆسایەک ببن بە مهندیسێک بە دکتۆرێک ئەڵێ تا کوردەواری خۆمان دەڵێ ساڵی قەلەوبەلا ئەڵێ خێرخوازەی بربەڕێەوە و تۆ هیچی نەبوو ئەجێوی خاستن دوانم کچە ئەوی دوو کچەکەم بەیانی شوبار کەسێ بکەن مێردەکەی ناوێرە شتێ بکە لەگەڵ مێردەکەی لێ تۆ خەڵک بەخێوی کردووی لای من ژیانی ئەوە زۆر ناخۆشە بەڵام من وتم چی بکەم بۆ ئەوە کە من هەر یارمەتی تۆ بم وتی سۆپەرمارکێتێکێ لە خوار خۆمانەوە حەزەکەم هەموو جارێ بشتێ لای سۆپەرمارکێتەکە لای کاشێرەکە علاکانم بۆ دانێ یەک تەلەفۆنم بۆ بکە ئێمە خوارەوە بە مناڵەکانم ئەڵێم خۆم کڕیمە بۆی مناڵەکانم هەز بە و نەقسە نەکەن خەڵکێکی وامان هەیە دەستی خۆش بە دوو جار دەسەکانە خۆش خەڵکیشمان نەبووە لە کاتی کرنتینەکەیە باوەڕەکەی 4 جار 5 جار تەلەفۆنی بۆ کڕمتێتی نان نییە بیخۆم هەر خەریکە ئەمرم لە برسا کە چوین بە پەلە یعنی لەگە ستافەکەی خۆم ئەوتومە کاکە ئەم ماڵە زۆر گوناحن تەلەفۆنم زۆر بۆکە با بچین شتێکیان بۆ بکەین بچین بەهانایەنەوە کە ڕۆژتوین هاتۆتە دەرەوە شتەکەی لە ئێمە وەرگرتووە خۆ ئاگای لێ ماڵیان لە ئازادیە هەرچونێتە ئەم دیوی سۆپەرمارکێتەکە سەر و ساردیمان خواردووە کابرای سۆپەرمارکێتەکە وتی وەڵی کاکە ئەمە تەلەفۆن بۆ چوارلای دنیاکە تۆ چی ئەیەی تێ دوای سعاتێک گێتەوە لای من ئەگەر بای 30,000 بێ لە 10,000 بەرە هەمووی بۆ هەمووی بە ئیفرۆشێتەوە ئەوەشمان هەیە باوەڕکە خۆش شەرت ئەوە نییە ئەو کەسێک کە زۆر تەلەفۆن بۆ تۆ بکە و زۆر بپارڕێتەوە باسەکەەوە فێربوونەکەی فێر بۆ بۆ ئەمە فێر بووە باوەڕکە ئەیوت چی ئەهێنی بۆ تۆ ئەیو نەوت خواردن نیسێک نۆک ئەو سعات دوای تۆ یەت هەرمویە بە ڕاست گرنگەوەی خێری خۆتانەکەن و دەستان خۆش بیسپاسەکەم کاکە نەبەشیان ئەکرێ هونەر گۆڕانکاری هەیە قۆناغ بۆ قۆناغ بێگومان ئەگۆڕێ لە سەردەمی جەنابدا ساش ماشەڵڵا هەرگەنجی زیاتر ئەو سەردەما چەند هونەرمەند ئەو هونەرمەندانەیە بڵین کێ بوون کەوا زۆر دیار بوون کەوا خەڵک حەزی بە یۆگرتن لە گۆرانیەکانیانە گرت بڵێ ساڵان هێشتاکان مەوەستا سالار سلمان هەبوو سالار سلمان وەکو بڵێن ڕۆژئاوایەکان کە هیچ ڕۆژئاوایە نەکرد بەڕەحمە بێ کاروان عوسمان ترەوانی کێسا لە ژیانە ماون مامۆستا کەمال محەممەد سالار محمود ئیتر بەڕاستی مامۆستا میدی حسێن تەمەنیان درێژ بێ ئەمانە ئیتر بەڕاستی ئێستش کە هونەرەکەن هەر هونەرەکان هەر بە جوانی ماوەتوانێ بەس ئەو زەمانە ئەوان مەدرسەیەک و قوتابخانەیەک ئێمە زۆر ئیسفادەمان لەوان کرد هەنێک باندی چاکیشە بوو لە هەولێر بەڕاستی ئێمە تۆزێک بڵێن لە زمانی ئێمە تۆزێک ئاسەواری گۆرانی فارسی و عەرەبیشمان لەسەر بووە یانی جۆمان لە شتەکانی دارویش و ستار و کچەکانی وەکو بڵێن و گوشوان ناگرت ئیسفادێکمان لە مۆسیقاکان و هونەرەکانیوان وەرەگرت بە شێوەیەکی تری داوەش عەمالقەکانی مسریش یا لوبنان بەبەجد یعنی ئەبوای جۆمان لێ بگرتە بۆی کە پەرە بە هونەرەکەی خۆمان بێت قەت هەولیەوە نەیە و گۆرانی بڵێ لەگەڵەوەی کە عەزفەکەی ئەمە تەڵەیە
نەنێ تەڵەنیە تۆ خۆ زۆربەی زۆری عازفەکان عازف بوون ئەنجامون بە گۆرانی بێگومان سعبەتەکەم بۆ قسەیەکە هەموو ئامێرژەنێک یعنی ئەمە قسەی منێ قسەی مامۆسانوەرە ئێمە لە چاو مامۆسانوەرە کە شتەکانی دین دەنگێکی زۆر جوان دەنگێکی زۆر یعنی تایبەت بە تاکید دەسا مامۆستا بەڕێزەوەکو عازبعود بە تاکید لە پشتی ژەنینەکەیەوە دەنگێکی زۆر جوانی بە تاکید ئێمە ینی بەدەر نین لەوە ئەگەر بۆ خۆشمان بێ یاگەر بۆ خۆشەویستی ماڵ و مناڵیشمان بێ لە باخێکی لە مناسبەیەکی ئێمەش لە شەوچەرای لە ڕەشماڵیش میوانی لە ڕەشماڵش میوانی کە ڕەشمال ماڵی ینی بەدەرنینەوەی کە ئێمە لە ماڵەوە کە خەریکی ئەمریکی موسیقا بین بەجددی ئەمە ڕۆژێک نی و دوانی و مانگ نیە و ساڵ نییە تۆجتر باگراوندێکە وەرگرتووە تۆنێکی خۆشە وەرگرتووە گۆرانی یەکێک لەسەر خۆشە کاریگەری لەسەر کەواتە ئەم شۆ چیمان پێشکەشەکەی والله گۆرانی ئەزان خۆشە بۆ ئامادە نەکردووە هەرچی خۆت هونەرمەندە کوردەکان یانی بهێشت پارچی کوردستان هەمووی لە لای من پەسەندە بەس ئەوەی کە زۆر پەسەندی کردم بڵێن لە جیهانە کاسم ساحیر خۆشحاڵە بین من کازم ساحیر زۆر یعنی بەلام یعنی بەڕاستی هونەرێکی زۆر تایبەت ئەویش خۆ دەزانی لە بەرزین شەویست ژیانی وهێناوێتی ڕاستی گۆرانی عەرەبی ڕاستە فەرموو من عربی پێشکەش ناگەم خەی ناکات چی بە دڵی خۆت بێ ئێمە خۆشحاڵە بین وڵاگەر مامۆستا یارمەتیمان بعد چەنگا بڕوە وەڵامە گایتیانیە وەڵای کاک جەعفەر زوو ئیجازە لەسەرمی چۆمانێنە باشە باڕێ بێ ئەگەر پێ با بدەمێت چی مقامەشت ناڵێ سەر چینە نابەستەکەوانێ بەمە بڕۆم کاک ڕاست هەلو فاطمة دو چاوی ماست بیتلیزمی جوانیا فاطمة دو چاوی ماست بیتلیزمی جوانیا ترابی خوشویستی عرقیت دانیا فاطمة دو چاوی ماست روز کردم فاطمه گرچه دلداری لخاکی امد افسانه افسانه هر بتنها بكريخا وانت نار عانيا اي عانيا هر بتنها بكريخا وانت نار عانيا فاطمة دو شاي ماستر هيدلزمي جوانيا فاطمة دو شاي ماستر هيدلزمي جوانيا والشرابي وشريسي عرقيا دانيا فاطمة دو شاي ماستر شيتي كردم فاطمة فاطمة دو شاي ماستر شيتي كردم فاطمة ئەوەش پێش من برادێکم مەبووی وەڵام ناشناکەم برادێکم مەبوو سەوتی زۆر خۆش نەبوو خۆش نەبوو سەوتی ئەموو پرۆڤەکە ڕایی کاکسامە وەڵی شوێنی نێ پرۆڤی دەکەم بەس لە حەمامە پرۆڤ ئەی وەش سەوتم ناخۆش دەسەکانە خۆش کاک نەبەس
بەڵای من گلەیەکم لە کاک سەرکەوتی هەیە وەڵای کاک سەرکەوت هەنێ چەکم گیراوە بە قوربانت منزانە بم بەرناتەی چەکی سوکەڵە لەمی ئاربیزی و قەناس و هاوەنێکی 106 و ئەمانە کاگی سامانێمە لە هەوڵیوان چەک بە خەڵک نێڵی بەڕاستی چەک بۆ بە مخۆرکەی گیانی خەڵکو و کوشتنی خەڵکو و خۆکوشتنی خەڵک جا ئەگەر هەچن خێرا زایان کە تەسلیمی پۆلیسی کەو نەجاتن وەڵای گیراون چەکەکانم دەمێ بۆ وەرگریەوە کە دەچم بۆ ڕاو لەگەڵ خۆم دەیبەم وەڵای گیرابێ ڕایش مەمنوعە ڕایش مەمنوع پۆلیسی دارستان بە دواتانەوەیە دەستەکانتان خۆش من لێرە دەستخۆشیان لێکم لە هێزانامنیەکان بە تایبەتی لە بەڕێوەری پۆلیسی سلێمانی و بەڕێوەری ئاسایش هەموو هێزانامنیەکان بەڕاستی هەمیشەوە ڕۆژیان خسۆتە سەریەک لە خزمەتی خەڵکان بە تایبەتی ئێمە با لە ڕووی هونەرێکەشەوە بڵین ئێمە هەش کاتێکاری هونەریمانە بێ پێویستمان بە هەر شوێنێکە بێ هەر لە بەڕێوەری ئاسایش و لە بەڕێوەری پۆلیسی سلێمانی و لایەنە پەیوەندیدارەکان هەمان هاوکارمانن ینی دەستنانێن بە ڕوومانەوە بگرە چاودێریشمانەگەن وەکو بڵێن حیمایەتیش کارەکە تەواوین بۆیە لێرە دەستخۆشین بۆ میانێ و بە تایبەتی لە کاک سەرکەوتی زۆرمان ڕێزی تایبەتیم بۆیە کاک سەرکەوتیان ئەگەر بگەڕێنەوە هەر بۆ ساڵانی ڕەمەزانی ئەو وەختە لەگەڵ ئێستا چ جیاوازێکی هەیە هەمیشە ڕەمەزان مانگی ڕەمەزان تایبەتمەندی خۆی هەیە بەڵام ئەگەر باسێکی ئەو سەردەمە بکەین هەم لە ڕووی بەربانگەوانی هەم لە ڕووی دراوسەیەتیەوە هەم لە ڕووی کێسای ماڵی شەوچەرەیە ئەو وەختە چۆن شەوانەتان بەسەرە برد ئەوەی کە من بیجەرم و لە یادما بێ ئێمە ماڵمان لە حەوشەیەکا بوو تقریبی 6 ماڵی تیا بوو زۆر خۆشە ئەوەی کە ماڵی ئێمە بڵێن وەزعمان تۆزێ باشتر بوو لەوانین تر ئێمە باڵەخانە بوو هەر لە حەوشەکە یعنی بەرزتر بوو قاتێکمان هەبوو 2 هۆدە بوو لەسەریشەوە بڵێن 2 هۆدە و هەیوانێکی تر بوو یعنی ئەم حەوماڵەکە ڕەمەزانە هات هەر ماڵی شتێکی لێنا جاری وایە بیرمی حەوشەکەمان گەورە بوو حەوشەیەکی گەورە بوو ئێستا بەداخەوە بۆ بە گەراج ئەو ماڵانە هەمووی لەو حەوشەیە دانیشتن هەموو شتەکان دانرای تر مناڵ و ژن و پیا و کوڕ و گەنج هیچ یەک فەرق نەبوو اینجا ئەو کاتەش بەڕاستی یعنی سیقە و متمانە زۆر بوو بەڵێ یعنی ئەو کچانی لە گەڕەکەمان و کچانی لە حەوشەکەمان هەموو خوشک خۆمان سێمان ئێستا ژیان بینین ئەڵێن فلان کەس شیری خوارد لەگەڵ فلان کەس ئەو شیری خوارد یعنی دنیایەکی زۆر سەیرت بوو لە ئێستا ئەو ئەمان و سیقە و متمان و پاچی ئەو سابوو ئێستا نەماوە بەڕاستی ناڵێم نییە بەڵام بۆ دەرەجەی ئەو سانیە اینجا شاریش لە ڕووی دیانەت و لە ڕووی ئاینۆشکرد سۆز بخوا کوردی خۆمان خەڵکی ئەم شارش کە بێتە سەر باسی ئاین و دین هەموو پێویستن بە ئاین و دینەکانمانەوە بەڵام ئەو کاتە بەقوتر بوو ئەو کاتە خەڵک ڕوو لە مزگەوت زیاتر بوو بۆیە من هەست دەکەم کە ئەوسا بە چەند قۆناغێک لە ئێستا باشتر بووە بۆ کارەکانی دینی و هاوکاری و پێکەوە ژیان بەڵێ کە باسی خواردن ئەکرێ هەمیشە دایکمان بڵێ ئەوانەی کە لە ئێمە بە تەمەندێک ئەلە خواردنی ئەو سەردەمە زۆر خۆشتر بوو وەک لە ئێستا کە ئێستا ئەنوا خواردنی خۆشیش چێژی ئەو خواردنە جەنابیش هەمان ڕێ هەیە چێژ و تامی ئەو وەختە خواردنەکان بالفعل چێژی و کاتەی سە تۆ برنجێکت بووە نازانێ و برنجە هەر لە چووە ئەو کاتێک زەیت عینەشت ڕۆنەکە عینەشت اینجا کەمیشە بوو سا بەڕاستی یعنی تۆ لە هەفتەیەکە 7 ڕۆژە 2 ڕۆژ ئەگەر خوراە زۆر مهم بوو ئیترەوانی تری خۆ ئاسانە بەیانیان هەر نان و چاکە بوو خۆ ماست توشتیش نەبوو هەر نان و چاو بڕۆتەوە بەڕێمانە کرد بەڵام هەر تام و چێژی خۆی بوو بەڵێ زۆر لە گەنجانی ئەو وەختا گەربینە سەر ئەو تەمەنی کە کاک سەرکەوت 16 بۆ 7 ساڵ تەمەنی لاوەتی و هەڵچوونەکەیە بەرگە ئەپۆشێ و بەرگی ئەو گەنجی ئەو وەختە حەز و خواستی ئەو وەختە و چۆن بوو حەز ئەکرد چۆن بێت بێگوان و باسی خوشک و ئەو هەموو خۆوەکو خوشکی خۆدوان بەڵام کو گەنجی سا حاجی زۆر قسەی لەسەرەکەن ئەڵێ کژ نەماوە لەو گەڕەکە کاغزیان بۆ هەڵناوایە سەرڕێیان پێ بەڵێ خۆ جەنابە ئەو بەڵێ من باوکم بینای دروستە کرد وەسا بوو زیاتر لەگەڵ باوکمە ئەی بردین بۆ ئیش 3-4 برابووین ئەچوین بۆیش ئاسانە هاتینەوە بەڵام ڕۆژایەتیش لەگەڵ ڕەفیقەکانمان لە کۆڵانە بووین و یاریمان کردو ساحەی نزیکە بچووین بۆ یاری و سەرقاڵیوانە بووین بەڕاستی تر مەجالیەوە نەبووی ئیستراحەت دانیشی بیر لە هەندێک شتی تر بکەیتەوە ئەو کاتە مەشغوڵیەت هەبوو کولتور هەبوو قسە ئەکرا تەلەڤیزیۆنە دایانرا تا سەعات
دەی شەوە تەحمل دەکە سەیریکەی لە 12 هیچ شتێ نامە بە سەلامی جمهوری تاینان هەموو شتێکی سزنی لێ کاک سەرکەوت تا بەیانی ناخێت بە ڕۆژەکەی بەڵام ئێمە لەزەتمان لەو ڕۆژان دیێسەر خۆش بوو ڕۆژان ناخواست خۆش بوو کاک سەرکەوت جەنابە بینە هەیە لەگەڵ گۆرانیە بەتاکید ناڵێ بەردەوام خەریکی تعویز بۆی مەشکەرەوە بە هەر نەڵێ کاک سەرۆ بەس خەریکی لێدوانە سەبارەت بە تاوانەکان بابەگیان لایەنیش کەمان یەکە هونەرەکە گۆرانی کارگوشار حەمە فەرەز دەزانم کاڵێ بارمەکە خۆشە تۆش هاوکارم بوو بەڵێ کاکە میر ئەگەر هاوکاری کاک ئای سەرێ هەڵێنە لە هەرکێیە سەرێ هەڵێنە لە هەرکێیەکەی لە دارای دنیاە خۆ منە بەستۆم هەی لە دارای دنیاە خۆ منە بەستۆمەی کاڵێ بار مەکەنایە مەڕۆواوە بێ کاڵێ بار مەکەنایە مەڕۆواوە بێ هەوری کۆڵوانە کاڵێ لێرە ماوەجێ هەوری کۆڵوانە کاڵێ لێرە ماوەجێ دەسەکانی خۆش بێ هەر زۆر باش بوو دەسەکانی خۆش بێ سەبارەت بە گۆرانی بێژانەی ئێستا ئەوەی گە مامۆستا وشیارە ساڵانێکی زۆر لە پێشترێکە پێم وایە 500 ساڵ پێش ئێستاشەوە نییە کەسەکەوت لی ئێستا ئەم گۆرانی بێژە تازانە زیاتر حەز بە جۆگرتن لە کامیانەکەی گۆرانی بێژی چاکمان هەیە لەم جیلە تازانە دەنگێکی خۆشیان هەیە گۆرانیەکانی ئەحمەد خەلیلم پێخۆش ئەحمەد خەلیل بەڵێ ئەحمەد خەلیل خوێندکاری ئێمە بوو لە ڕادیۆی مەڵبەندی سلێمانی یەکەم گۆرانی لە ناو ڕادیۆیا بوو بەڵێ کوڕێکی باشە و خەڵکی و بەڵاستی گۆرانیەکانی زۆریان خۆشن هەم لە ڕووی ئاوازەوانی هەم لە ڕووی هۆڕاوەکانی و بەڵێ حەمید عوسمانیش دەنگی خۆشە و ئەچێتەوە سەر هونەرمەندی خوالێژ بوو حەمەد جەزا مامۆستا حەمەد جەزا بەڵێ نەمەینێکمان پیا ئەویش دەنگی خۆشە بەڕاستی زۆرن من ئەم دوانم زۆر پێ خۆش دەسەکانە خۆش ئەی خانمەکان حەز زیاتر حەز لە گوێگری کامیانی وڵا حەزم لە دەنگی مەرزی خانم هەم بخوا عەفویتیا ڕۆحی شاد بێ لەم تازانەشا بەخوا من زۆر گوێ کیژانیش دەنگی خۆش کیژان دەنگی خۆشە بەڵێ تایبەتمەندیی خۆش بەڵێ دەنگی خۆشە کیژان خانیش دەنگی خۆشە زۆرن وڵا بەس زیاتر ئەوانەی کە گۆرانی کۆنەکانەوە پێم خۆشترە جوان لێگرم لەوان زیاتر گوێگرم دەسەکانی خۆش بێ ئەکرێ بڵین کاک سەرکەوت بە هەموو تەمەنی ژیانی بڵین کەوا وتەبێژی بەڕێوەبەرەتی پۆلیسی سلێمانی چ تاوانێک زۆر تەئسیری لەسەر تۆ کردووە و هەتاکو لە ئەزەل تا ئێستا هەر لە زیهن تا ماوە وڵای دووسێ جایەتیش باسم کردو بەڕاستی هەندێک ڕووداوەیە کە تۆ چیتە سەری سێرێکێمە دوژمنایەتی و چێوەلحاو هەر ناخۆشە بێگومان ڕوودا و تا ڕوودا و فەرقی هەیە ڕاستە ئەو ڕووداوە خۆکوژیانە زۆر ناخۆشن کاچیتە سەری ینی هەرچیە بینسان قابلیەوە نییە کۆتایی بە ژیانی خۆی بێن ڕاستە کوڕێکی گەنج لە 12 ئامادەی بوو ئازانم تەبەن دیارە ماڵەوە متمەکن بوو زۆر شتیان بۆ کرده بوو هەر نەیتوانم دەرچێت ساڵی یەکەمی دەرنەچوو ساڵی دووەمی لەگەڵ ڕەفیقەکەی دیار بوو ڕەفیقەکەی دەرجی باش هێناوە بۆی کە داخل بوو کەمتر دەرجی هێناوە داخلیش ببوو پیان تو سعی بکەیت خۆی لەوە مطمئن ببوو ئەگەر سعیشکا دەرناچێ بەداخەوە پیان هەوڵ بۆچی بۆ زۆر سەریان کرد بۆ سەری خامی تریان نەبوو لە شتۆنێکی تر جا ڕووداوەکە لێوە بوو
لەوێ خۆی کوشتە بڕ خۆی هەڵواسی خۆشتان بوو بەڵێ من ڕووداوکەم لە بیرە بەڵێ کە ڕۆشتی نامەیەکی بەجێش بەڕاستی نامەکە کاریگەر بوو نووسی بووی بۆ دایک و باوکم و گەردم ئازاکەن و لەم بابەتان و خوشکەکەم وچێ و ئەڵێ ئەوە ئێوە لە منتانویست بۆم نەئەکرا ینی شتێکی حتمی بوو بۆم نەئەکرا ئێوە تانیز من دەرشم و خوێن و ببم پیشەیەکم هەبێ بەڵام من بۆم نەکرا بۆی ئەم ڕێگایان و بژارد و کۆتاییم بەژیانی خۆم هێنا ئەو ڕووداوانە بەڕاستی زۆر شتی ناخۆشیان کرد ئەمە لێ ئێرێتەوە ینی لە مێشکی خۆتان بۆی مەشەموو مرۆڤی بەڵێ بێگومان ناخۆش ینی ڕووداویشی من سیارێک ئۆتۆمبیلێک گەشەیەکی تەسەر و مناڵەت فبعدلی سەیەکەی بینیکە و کەسە جوانە چی لێ هاتووە بەڕاستی بۆ فترێک لە مێشتامێت و تەسیرەتی ئەمە کاریگەری نیە بۆ سەرخێزانەکە و کاتێک کە ئەڕۆی تەوانێ ئەو دیمەنانە و لە بەیانی و مەشغوڵیەت و تەلەفۆنات و لێدوان و ئەمە تەسیری نەکرد سەرخێزانەکە کە بڕۆیتەوە عەسەبی بی بێتاقەت بی بەڵێ وام کردووە کە ئەچمە بەر دەرگای ماڵەوە ئەگەر لە دەرگاڕم یا خۆم دەرگاکە بکەم ویتر لەو دوو دەرگاکەەوە ئەو شتانی دایرە لەبیر خۆمە بمەوە بەڵام هەر تەسیری تێکردو مانێجار عەسەبیە بم مانێجار کاریگەری هەرە وام کردووە لە ژیانی خۆمەوەی کە لە دایرە ڕۆیە چوومە ماڵەوە بابەتی کردێ ئەوم لە بیرچێتەوە دەسەکانە خۆش ئەبێ هەروە بێ دەسەکانە خۆش بێ کاکاوە یینە لای بەرهەمەیەکی تری جەنابەت ئەم بەرهەمایانە فۆلکلۆرە بێگومان بەڵێ هیچەیە ئەمە مەقامی بەیاتی پێڵێن مشکۆیە جا بەستەکەی بڵین تابعی سلێمانیە بوون و بەرامی شاری سلێمانی فەرموو خۆشحاڵە بێ Aynı mal
حال صدار بلا قد بدستاتو قبرك خوم غلام بيدين خوم غلام سەرکەوت زۆر تایبەت بووە بوو یادەوەری و هەیە لەگەڵ گۆرانیە گەڕایتەوە بۆ ساڵانی زۆر خۆش چوومە بۆ ساڵەکانی بیستەکان باشە بیست باشە زۆر نییە زۆر نیە شێ خاتر بگرێ دەسەکانە خۆش بێ تەواان ئەو گۆرانیانە هەموو یاد و یادەوەری خۆشی قەت کۆن نابێ بەڵێ بەڵێ کاکاوە لە ئێستاە ئەمە سپاس بۆ خوا گۆرانی بێژی زۆرمان هەیە لەم جیلە تازانە قەت گوێ لە کەسیانەگریە هەر بە هەمان شێوە گوێ لە گۆرانی بێژە دێرینەکانی زووەگریتەوە وەڵای ئەوەی ڕاستی بێ من زیاتر هەر بەو گۆرانە کۆنانە ڕاهاتم لەبەرەوەی جۆگرتن جۆگرتە سوفە لەناو سیارەکەی خۆتای لە شوێنێکی قەت هەوری ئەوە داوە جۆلەیەکی شان بگری بەڵێ بێگومان زۆربەی زۆری گۆرانەکانی حەسەن زیرەک مامۆستا محەممەدی ماملێ حتا لەو گۆرانێ کۆنەکانی بڵین لای دەوری بەری کۆیە سێوە بەڵێ بە ڕەحمە بێ مامۆستا تایر تۆفیق ئەوانە ئەم بڵین مۆرچی کوردیە ڕەسەنایەتی پێوەیە قەتیش کۆر نابێ قەتیش کۆر نابێ و بەردەوام هەر گوێی لێگرن لەگەڵ مەقاماتی عێراقیە چۆنی ئەوە کاک حاجی شارەزای تەواوی هەیە عەرەبەکە با لێر وەرەگرن وەڵا بەنسبەت لەگەڵ مەقاماتە چۆنی عێراقی ئەو مەقامە عێراقانە و بڵین موالەکان بە تایبەتی گۆرانەکانی نازم خەزالی گوێی لێ ئەگرم ئەتوانی کۆپلێکمان لەوانە پێشکەشکەی باش فەرموو عيرتني بالشيب
وهو وقار ليتها عيرت بما إن تكن شابت الدوائم مني كليالي تزين والأقمار ليلة 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 دموعي 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 بيوم فقدر والبرد العين هل النوم يا غاتي وتعيرني عجب الشيب ليلة وتعيرني عجب الشيب ليلة وخير اثنين الشيب سوي ميحانة 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 غاب شمسنا الحلو ما زانا غاب شمسنا الحلو ما زانا حيك حيك بابا حيك ألف رحمة لبيك هلول المذروني هلول المذروني على جسر السيف سيبوني على جسر السيف سيبوني ظلت انا سهرة ظلت انا سهرة ورع نجومي لخلانا ورع نجومي ليش ما زانا حيك حيك بابا حيك هلو رحمة لبيك هلول العذبوني هلول المرمروني على جسر السيف سيبوني على جسر السيف والله يزول سويشو ميوانا بيتو لقل مانا كاكسكو والله من أخذت على مدد واجب بيضا حزم لم يشزيك أنا مسؤوليتي ثانية نسكاني خوش بيه خوش حال بوين نسكاني خوش بكاكا ويا ربي تمنى دوسا صالبي تمنى هروا بماني كاكا مير بابشينا لاي كاكا مير او كاك ريباس بكاك بجداء الشوانه زربي شوها وكار معنا والله كاكا مير ناو بناو اكلي كاكا مير باسي كخود ما بوكي بزاين جنيني او ضربه هل منالي وفير بويا والله اشنا كان بويا السرطان والحزو كلهم وامره او ده ماشي يقول هاني بخوا ايه بالا هي بيجريشه بالا يتر يعني زور كاد فيديو ما بيني نرمداني ميلي بون نكاغاران كاك بابان معنا زربيان ليا زور كاد زور كاد جمله يقر يعني حزو كلهم بو امريكا زور بو صدفه روج ان شاء الله قد برادري خو ما شون بونا بازار نرمدان كاغاران ميني بالا يتر شلون الله حزي خوم بو امريكا در بريوت حزم لم اميري اكبتواني هاكارم كيوش باش اهلا ما مستاتا بلا كاغا اويش دسينا نعمرو بلا بس تشاوتر لا ما مصانا فيربم اميري شعبي خوما كرديكا اما بلا انجا دعا ويسم زياده para bakmırak ama şu buraya mamasa zengin arba ضرب دار نصر تلا باكان اكاديمي طاوم جوازي هي بلي جنيني زرب هي بلي هو هري مكي خوما لقلي والله تاني ترى يا نفسي جنينه
شۆنەڵی ئەمەری ڕیتمەکان ئوسلوبەکەیان فەرقی هەیە ئوسلوبەکەیان فەرقی هەیە ژەنینەکەی بۆ نمونە دەنگەکەی ئەمان کفترە و نەرەمترە لەگەڵم ئەمێرات یعنی ڕێکن هەندێ جار هەیە کە ئەوە لە میدیاکان بێ لە تۆڕە کۆمەڵاتیەکان بێ گوێ لە گۆرانێکی فارسی گرین ئەبینی شێوازی لێدانی زەربەکە زۆر جیاوازێکە لەگەڵی خۆمانە ئەتوانی بۆ شێوازە شتێکمان بۆ عەزف بکەیت فەرموو منم هیچی مامۆستا ئالان مامۆستا ئالان پێشکەش بە مامۆساڵانی خۆشەویست زای باشی فێربردووی لەگەڵ ئەو ژەنینەیە ئەتوانی کۆبلێکیش گۆرانی بڵێ بە دڵی خۆت دەرەقەتی گۆرانی نایەت خوا میخەرە نامۆڵ کە دەرەقەتی ئەو بەتایبەت ئەو مۆزیک ژەنانە هەمیشە لەگەڵ عەزفکردنەکەی خۆیان لەبەر خۆیانە ورتەورتە ئەخەم جارە نەچۆتەوە خۆ ناغەوە ئەجار ئەلەوایە ئەلێ مەگە مەرحەلە بە مەرحەلە دەستەکانە خۆش بێ دەستە خۆش بێ کاکە جا من یەشتی کە پێ بڵم لە ئەوڵی بەرنامەکە و دیقەتی یەشتم ماوە بەڵێ کاک جعفەر لە پشتی کاک جعفەری کامێرەمان لە پشتەوە وابزانم لە هەر لە بیدایەتی بەرنامەکە وابزانم ئای بۆ موبایلەکەی هەڵواسیوە وابزانە ئاوەکەی تاو نەبوو ئیتر سۆندەی کانۆلاکەشی وازم لە تەنیشتەوە بڕواکی چەند جار وەختی دەبێت هەر ئاوەکە ڕۆی ئای بەڵواسیوە تمانێت تووشی نەخۆشی بێ موبایلەکەی دەستەکانێ خۆش بێ دەستەکانێ خۆش بێ ئەوەی ماوەتەوە لە کۆتاییە کاک سەرکەوتیان چیت هەیە بۆ بەرنامەکە چ ئامۆژگاری و ڕێنماییکیش هەیە بۆ هەموو بینەر و بیسەر و خەڵکی شارەکەمان ئەگەر بڵێ هەرێمی کوردستان ئەو کەسانی کە بینەری وەڵام من هیوام بۆی کاک سەرکەوت و پێش بە قسەبکە یاددارم کە خەڵکم بگرن وڵا سپاسانە کە من بەرنامانە جێدەستی پێوە دیارە خۆشە خەڵکی شارەکە کۆکەن و شەوەی زۆر سپاسانەکەم بەڕاستی کاک جعفەریش پیاوێکی هیلاکە جا کاک جعفەر بەدەن لەم بەرنامانە بە ڕووداوەکانیش لەگەڵمانە زۆر گورج و گۆڵە جاری وها بە ڕووداوێک بۆ ئەو تەلەفۆنی بۆ ناو میکمیک وتێتی کاکەوە من لەسەر حادیسەکەم خێراوەرە ئەو پێش نەگەشتە هەنیژن ئەی وەرەوە من لێم وەرە هیوادارم خەڵکی شاری سلێمانی سەلامەت بن ئیشەڵڵا ڕەمەزانێکی خۆش چەند ڕۆژێکمان ناوە ئیشەڵڵا بە ئارامی لەم شارە خۆشەویستا بەڕێکەین هیوای خۆشی و کامەرانی بۆ هاوڵاتیانی شاری سلێمانی خوازم تەمەند درێژی بۆ ئێوە و بۆ ئەم ستافە جوانە و بۆ ئەم هونەرمەندە خۆشەویستانە من زۆر سپاسانەکەم دەستەکانی خۆش بێ دووبارە گەورە و کردین کام شەو میوانداری کردین حاجی گیان چی هەیە بۆ ئێمە بۆ بەرنامەکە بۆ خەڵکی شارەکە وەڵام من نیش لێرەوە بەسیۆگە نە بە ئەمایان ببێ بەجددی باش لێرۆ میش دەستخۆشی مەیە بۆ یەکە بە یەکەی ستافی ئەم بەرنامە جوانە بە خێراتنی میوانە بە ڕێزگان دووباراگەم کاک سەرکەوت و میوانە بە ڕێزانە ئەم کوڕە جوانانە خوای گەورە ڕۆژ و نوێژ و عیبادەتی هەموو لایە قوبوڵ کات ئەم مانگی ڕەمەزانە بێتە مانگی ئاشتی و تەبایی بۆ هەموو لایەک و بۆ هەموو حیزب هاوپەیمانەکان ئیشەڵڵا دوانە خۆشیە بێتەوەی کە ناخۆشی هەیە ئیشەڵڵا بەرەو خۆشیە چین دەستخۆشیم بۆ کاک جەزا و کاک ئیدریس و کاگرانی و کاگورانی خۆشەوی زوانی پشتی کامێرە و بەڕێزانە چاوی یەکە بێکیان ماجەکەم میوای سەرکەوتن بۆ بەڕێزی شەخوازم کە کەسێکی ماندویت دووبارە دەستخۆشیمێ بۆ هەموو لایەکانە هیوادارم بەرەو جەژنی شەچین هەر لە جەژن و خۆشیاوی چی بەسەر ماهەیداران و دەوڵەمەندانی شارەڵی وەڵایی هیوادارم چەند ڕۆژێکی ماوە بۆ جەژنی ڕەمەزانی پیرۆز خوای گەورە هیدایەتیان بات دووە خواب شەش حەو ڕۆژاگاتان لە خەڵکی فەقیری بێ دەست بۆ خەڵکانەوە بگرن بە قوربانتان هاوکاریان بکەن و ئەوەی کە قەرزارە ئەوەی کە کرێخانووینیا و ئەوەی کە چاوەڕێی مەعیشەتی ئەم جەژناکات بژیوی ژیانی ئەم جژنیان بۆیان دابین کە لێرە من دەستیان ماش دەکەم و دەستخۆشیان لێ دەکەم و هەر مەمنونیانم دەسەکانە خۆش بێ دەسەکانە خۆش بێ کە ڕێکەوتیان لە کۆتایی بەرنامەکە جەنابێت چیت هەیە ئێمە دەستخۆشی لە جەناب دەکەین لەو گروپە دەکەین لەو کەسانە ئەکەین کە پشتیوانی تۆشن و هەموو ئەو ڕێکخراوانن کە هاوکاری زۆر سپاس دەکەم ئاشناخان دەستی تۆ خۆش بێ لەشی تۆ ساخ بێ ئێمە بە تۆ جوانین ماڵی ئاوا بێ بۆ ئەم شەوکە لەگەڵ کاک سەرکەوت و برادەران و هەمومان بەیەکەوە هیوادارم بینەران
ئێمەیان بەدڵ بوو بێت و قسەکانمان و وتەکانمان و گۆرانیەکانمان و لەشی هەموو لایەک ساق بێ لە ڕێی بەرنامەکەی تۆ داواکارم لە خەڵکی خێرخواز بتوانێت لەم چەند ڕۆژەیە بتوانێت یارمەتی خەڵکی هەژار و کەم دەرامەت و بە دەردی کاحاجی نمایشێکی جوانی کرد ئاگیان لە کرێچیەکان بێت بتوانن هەر مانگی دوو مانکرێکەیان بۆ بن و تۆزی ئازووکە و خواردن و حاجی بە مانگێکیش ڕاستیە ڕۆژی مام ڕۆژە لە خۆیان بگورن ئەم شەش ڕۆژدارەکان خەڵکی خێرخواز خەڵکان لێگە چاوەڕێ خەڵکیەکەن گوناحن لە ڕێی بەرنامەکەی تۆ لە ڕێی وتەکانی کە حاجیەوە لە ڕێی نمایشەکەەوە دڵیان بچوڵێ و دڵیان نەرنگێ و هاوکاری هەمویان بن و خێری هەموو لای بنووسێوەشیەوە ساغ زۆر سپاسانەکەم لەشتان ساغ بۆش بێخواز کاکەنە بەژیان لە کۆتایی بەرنامەکەیان چیت هەیە بۆ ئێمە چیت هەیە بۆ بەرنامەکە چیت هەیە بۆ خەڵکانەی کەوا بە هەمیشا بوونەتەمایی بە تایبەت مانگاکەوە هەوڵی ئەوەیانەوە جوانترین سفرەوە خوارد پێشکەش بە ئەو چین و توێژانە بکەن کە پێویستیان بە هاوکاریە بۆ مناڵانە بکەن کە بێ سەرپەرشتیارن بۆ پیرۆپۆکەوتانە بکەن کە لە خانەی بەساڵە جوان بێ کەس و کارن بەداخەوە لەوێ لێرۆکی بۆ کەساناڵێ پێشەکی دەستخۆشی لە جەنابەتەکەم بۆ جەناب بۆ ئەو کارمەندە بەڕێزانەی کە هەمویان وەکو براوە هاوڕێسی 40 ساڵ بەیەکەوەیشمان کردووە سوپاس بۆ ئارامی شار کاک سەرکەوت بۆ مامۆستاکاوی بخۆشەویست دەنگی خۆش بێ بۆ مامۆستایان ئەو پەنجانەتان گوڵ بگرێ سپاسم بۆ حاجی هەیە حاجی خەمە نەبێ شەڵاوە کاکە برای عزیزم کاکە ڕێکەوت دەستی خۆش بێ بۆ ئەو کوردەی من خوشکی خۆم ئاڤەنخان لە ئەڵمانیا لەگەڵ کاکە ئارامی هاوسەری دەستی خۆش بێ بەڕاستی زۆر بە ماندووە بۆ کارانەکەی کار هیوادارم نەک هەر ڕەمەزان بەڕاستی دەستگرتنی ماڵە فەقیر و کەم دەرامەت و ئەمانە یانە ئەمە هەم دینیە شتێکی ئەبێ بڵێن بەردەوام بێ باشترە یعنی هەست کەسۆ لە ڕێی توانای خۆی ئەگەر بە 1000 دیناریش بێ هەتا چەند نتوانی بەڕێزان ئەوەی ماوەتەوە ئەڵین جاریشکە سپاسی هەموو ئەو بەڕێزارەکەین کە هەمیشە مادی و معنەوی هاوکاری ئێمن چ لە ڕێی سەرنج و تێبینیەکان بێ چ لە ڕێی کۆمنتەکان بێ چ لە ڕێی ئەو هاوکاریانە بێ کە لە ڕێی ڕادیۆ لە ڕێی ئەمرا بەڕێزانەوە ئەکا بە دەستی ئەو کەسانی کەەوە پێویستیان بە هاوکاری دووبارە سپاسی ئەم ستافاکەم ئەم میوانە بەڕێزانەکەم کە ئەم شەو ڕەشماڵ کە ماڵی هەمووانە ئاوەدانیان کردە و بەرنامەی شەوچەرەشیان ڕازاندەوانێ هەمیشە سپاسی خات و سرواکەینکەوە دەرگای ڕەشماڵی بۆ ئێمە کردێتەوە بۆتە بە ماڵی هەمووان هەموو هونەرمەندان هەموو کەسایەتیە جوانانەی شاری سلێمانی کە لە هەر شوێنێ بن ئێمە شانازیان پێوە ئەەکەین دەستخۆشی بێپایانیشم بۆ مامۆستا ئاڤان لە ئەڵمانیاوانێ کەەوە پشتیوانی خۆی دەربووی کەەوە هاوکاری ئێمەش بێت و بڵێنی ئەوشی داوە کەەوە هاوکاری ڕادیۆش بێ واتە لە نوێژەنکردنەوەی ڕادیۆیە ئەویش هاوکار بێ سپاسی هەموو بەڕێزاراکەین کە هەمیشە لە پشتی کامێرەوە کاکە ئیدریسی بێداران کاک بورهان کاکە ڕێباس کاک جعفەر میکمیک کاک جەزایی ساز کەوا هەمیشە مادوونە ناسانە شەو ڕۆژێک سۆتە سەرێک بۆ ئەوەی خزمەتێکی بەرچاو پێشکەش بە خەڵکی شاری سلێمانی بکەن ئەو ستافە جوانی ماڵی سۆفی کەریم کە هەمیشە پشتیوانی ئێمن لەگەڵ کاوە بەرنامە ئێمە کۆتاییەت و دوا بەرهەمی کاکاوە ئەبێتە کۆتایی بەرنامەی شەوچەرەی ئەم شەومان لێرەدەوە پێتان ئەڵێم ماڵی هەمووان ئاودان بێت و سفرە و خوان و دوعاکانی هەموو لایەکیش قوڵ بێت بڕێ جالجي
سرمتك تماشي خالي سرمتك جرقي درهنا هوا برقيلتك جرقي درهنا هوا برقيلتك شمل سليماني كيف دروا شمل سليماني كيف دروا صرخ واشكين الهوى لا شيء الله صرخ واشكين الهوى لا شيء الله تمشي خالي صار مسويها بموت وهبي ظالي سخميها بونة فرجي هوا يبتدي ميكال بونة فرجي هوا يبتدي ميكال